هەرچێکەوتدانە یەک دقەینەوە. ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە پێتان شا دەبینەوە لە پرۆگرامەکەی خۆتان لە سەکۆکەی خۆتان لە فیلم سازان. ئازیزان ئەم جارە داوای لێبوردنتان لێ یەکەین ئەگەر کەم و کوڕێک شتێکە بوو چونکە کۆمپیوتەرەکەم لە دوێنەوە کێشەی تێکەوتووە. ئێستا بە تەلەفۆنەکەمان لەگەڵتانام و کەسی ئازیزم نووری چاوم گلێنەکەم تریفە خان تریفە حەسەن ئەو لە ستۆدیۆیە بەڵام بەو هیوایەی چونکە یەکەم بەرنامەیەتی بەو هیوایی هیچ کێشەمان نەبێت. ئازیزان تەوەری ئەمڕۆمان بابەتێکە لە سەرەتای مێژووەوە لەگەڵ بوونی مرۆڤ هەستی کرد پێویستی بەوەیە یەکێک پێشڕەوی بکات. ئیتر پێشڕەویەکە ئایا بە گۆرانی بێت کە نمایشێک پێشکەشکە، بە خوێندنەوەی شعرێک بێت، بە وتار خوێندنەوە بێت، بەڵام ئەم بەرهەمە بۆ کێ؟ ئەڵبەتە ئەبێ کەسانێک هەبن جۆ بگرن، کەسانێک هەبن بینەر بن. لێرەوە بینەر دەسی پێکرد لەگەڵ گۆرانی بێژ یا لەگەڵ سەرەتاکانە گەڕێتەوە بۆ گۆرانی بێژ، دوایی بوو بە شعر چونکە گۆرانی لە دەنگەوە دەسی پێکرد. مرۆڤ بەو کاتی لەوەیە پێش قسەکردنی بەس دەنجێکی دەرەکردەوانی تر حەزیان لێبوو گوێی لێ بگرن، بۆیە بینەر و دەنگ گۆرانی دەسی پێکرد. ئەمە بۆ چوونی من لەوەیە وانە بێت کەسانێکی کە بڵێن نەخێر دوایی تر سەما دەسی پێکرد، دوای سەما و دوای گۆرانی و سەما و ئیتر یا سەما پێشتر بۆ یا گۆرانی یەکێکیان دواتر ئیتر شعر خوێندنەوە و شعر خوێندنەوەکان بوو بە توقوسەکان و دوایی شانۆ لە 525 پێش زاینیە تسبس یەکەم کەس بوو ئیتر بوو بەوەی کە نمایش بکا و بۆ بینەر و بینەری هەبێ و دواترش ساڵانی سەدەی پێشوو ئەوە بوو برایانی لۆمێر ئەوان سینەمایان داهێنا و سینەما بوو بەوەی کە ئیتر چی لایەنە بازرگانیەکەی چی لایەنە هوشیاریەکەی وا بێت کۆمەلگا لە خۆی نزیک کاتەوە بینەر بۆ خۆی پەیاکات. لێرەوە مێژوویەک دروست بوو وە کۆمەڵە گۆڕانکاری دروست بوو. گۆڕانکاری لە سینەمایە دروست بوو، ئەڵبەتە سینەماش گۆڕانکاری لە بینەرە دروست کرد، بینەروش و هۆڵەکان و هەر هەمووی بەیەکەوە گۆڕانکاری گەورە دروست بوو. تەوەری ئەم شەومان ئەو تەوەرەیە کە کەسێک لەگەڵمانایە باس لەوە ئەکەین لە پەیوەندی نێوان سینەما و بینەر. کاک ئەو کەسە ئازیزەمان کاک خۆشناو محەممەد، کاک خۆشناو گیان یاخوا بەخێر بێی باندیەمان. زۆر سپاس کەسەگۆسپاتان لێ بێ چاوەکەمی ئازیزی منی کاک خۆشناو گیان، چاوەکەمی کا خۆشناو ئەلبەتە بەڕێستان ئاگاداری ئەوەن لە سەرەتاکانی مێژووەوە و دوای تر سینەما و ئیتر پەیوەندیەکی پتە و لە بینی ئەم دوو چەمکە هەبوو. ئەم دوو چەمکە بەبێ یەکتری نابن. سینەما ئەگەر بۆ بینەر نەبێت ئەی بۆ کێیە؟
و بینەرش پێویستی بە سینەمایە، پێویستی بە شانۆیە، پێویستی بە بنیاتەکانی ترە. بەڵام ئێمە ئەم شەو ئەمانەیە باس لە سینەما بکەین، بزانین ڕۆڵی سینەما چی بووە لەگەڵ بینەرە و ئایا بینەر هیچ ڕۆڵێکی هەبووە بەرامبەر بە سینەما بۆ ئەوەی کاریگەری تێبکە و گۆڕانکاری تێبکە. بەڕێستان پێم خۆشە با لە سەرەتاوە دەست پێ بکەین. چۆن پێناسا چۆن باس لەم دوو چەمکە ئاکەیت؟ زۆر باش، زۆر سپاس. دووبارە سڵاو کارچەکە، سپاس بۆ پێشەکی جوانی کە باسی کرد. لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیمە بۆ هەموو بینەرەکانمانەوەی کە ئێستا ڕۆژە بێتەوە لایەنەوەشی کەشەوە، بۆ وانەی کە شەو بینەریە من شەو باش، بۆوانێکی کە بەیانیە لە ئەمریکا و لە هەموو وڵاتانی کە تازە ڕۆژەڵێ بەیانیان باش. من سپاسی بەڕێستەکەم. تەمەن سەرەتا سینەما سامت بوو، بێدەنگ بوو. سینەمای بێدەنگە و پەیامی پێ نەبوو کە سینەمای سەوت و سوورە پێی بوو، سینەمای وێنە پێی بوو. بۆیە سەرەتا سینەمای بێدەنگ و هەموو ئەو فیلمانێکە بینراون و ئەو نووسینانێکە باس کراون و منیش لە ئەکاونتە خۆم باسم لە سینەمای سامت کردووە. سینەمای بێدەنگ پەیامێکی کورتتری پێ بوو لە سینەمای ئەو سینەمایی کە قسەیەکە، ئەو سینەمایی کە ئەدوێ گفتوگۆی پێ، حیواری پێ. بۆیە کاتێک کە سینەما ئەم قۆناغی تێپەڕان، قۆناغێکی گەورە دروست بوو و لە دنیای ڕۆشنگەری و لە دنیای هوەری کە بەشێکی گەورەی دنیای هوەری سینەما ئاگرێتەوە. لە سینەما هەستێک دروست بوو لای مرۆڤایەتی، لای گەلانی دنیا کە ئەم جۆرە لە هوەر ئەتوانێت گۆڕانکاریی گەورە لەسەر زەوی دروست بکە، ئەتوانێت گۆڕانکاریەک لەناو هەموو چین و توێژەکان و ناو گەلانی دنیای بکە. بۆیە سینەما کاتێکە حیواری بۆ دروست بوو، سەرەتا خاڵی بوو لە سیناریۆ. ئەمەش گرفتێکی کە بوو لە سەرەتەوە، بەڵام هەرزوو چارەسەری ئەم گرفتەکە لایەن دەرهێنەرەکانەوە. بۆیە دوای ئەوە سیناریۆ بوو بە بربڕی پشتی سینەما، بوو بە بربڕی پشتی فیلم. بۆیە کاتێک کە سەیری فیلمەکەی ئەگەر سیناریۆی لاواز بێ، ئەگەر سیناریۆ وەکو وایە مرۆڤێک بربڕی نەبێ، وەکو وایە ژیان ئۆکسجینی تیانە بێ، بۆیە سینەمایەکی لاوازە بێ لە لای بینەر. بۆیە زۆر جاکە ڕخنە لە سینەمای گەلانە جیرە وڵاتێکە جیرێ لە ڕێگەی یەکەم تانەکە درێت تانە لە سیناریۆ درێ. من نامەوێت لە بابەتەکە دەرچم بکەم چونکە تایتڵی بابەتەکەمان دەوڵەمەنە، هەندێک جار دەرەچین بەڵام ئەگەڕێن ناو بابەتەکە. بۆیە پەیوەندیەکی گەورە دروست بوو لە نێوان بینەر و سینەما، لە نێوان بینەر و شانۆ. سەرەتا دوای شانۆ کە بوو بە سینەمای بێدەنگ بوو بە سینەمای حیواردار و گفتوگۆ، ئەو کاتە مرۆڤ ئاشنا بوو بە هوەرێکی زۆر نوێ، بە هوەرێک کە ئەتوانێت دەستبەرێ بۆ هەموو کایەکانی کۆمەلگا، ئەتوانێت دەستبەرێ بۆ تاک بە تاکی کۆمەلگا. و تەنانەت من ئەتوانم لێرەوە بچمە ناو بابەتەکە کە بە شێوەیەکی چڕ باسیکەم بۆی بینەر سوود لەم بەرنامە ببینێ و بتوانێت بچێتە ناو چڕی ڕووداوەکان و بتوانێت ئیسفادە لە تایتڵی ئەم بەرنامە بکە. ئەو ژێوەی گاسەکەوت بەڕاستی سینەما خۆی مۆزەخانەیەکی زیندووە. سێکە سینەما دەسەبا بۆ شوێنەوار، بۆ کەلتور، بۆ ئاین، بۆ کۆرنیش، بۆ دەریا، بۆ زەریا، بۆ هێڵی شەمەنەفەر، بۆ هەموو شتانی کە لەسەر زەویان، بۆ مانگ، بۆ خۆر، بۆ هەسارەکان. تەنانەت فیلمە زانستیەکان، ساینس فیکشنەکان، خەیاڵی زانستی ئەچن بۆ هەسارەکانی دیکە. ئەنیشتانێکمان بۆ باسەکەن کە هەندێک جار تیۆری، هەندێک جار بیردۆزی زانا گەورەکانی وەک ئەنیشتاین و ئەمسالی ئەنیشتاینەوانەیە. بۆیە لێرەوە سیرەکەی ئەبینیت کە سینەما مۆزەخانەیەکی زیندووە، مۆزەخانەیەکە کە هەموو مرۆڤایەت دەتوانێت ئیسفادەی لێ بکات و بەپی تەمەنی ئەو مرۆڤانەش کە سێرەکەن، بەپی تەمەنی مناڵی هەرزەکاری و گەنجی لاوی و گەنجی و تا چ بە ساڵە چوو، سێرەکەی ژانەرەکان بە شێوەیەک بەرهەمێنراوە، بە شێوەیەک دروستکراوە کە تەواوی خێزان ئەتوانێت ئیسفادەی لێ بکات. و دواتریش هینە سەر باسیەوەی کە ئایا لەسەر ئاسی دەوڵەت، لەسەر ئاسی وڵاتان، لەسەر ئاسی زمان و چ کاریگەریەکی هەیە سینەما لەسەر ئەوە. بۆیە پەیوەندیەکی گەورە هەیە لە نێوان خەڵک و سینەما، پەیوەندیەکی گەورە هەیە لە نێوان خەڵک و چیرۆکی سینەمایی. وە سینەما توانی کتێبەکان لە کتێبخانەکانە دەربێنێت بیکا بە سەوت و سوورە. ئەمە تەحولێکی گەورە بوو، ئەمە گۆڕانکاریی گەورەیە لە جیهانی سینەما. کاسەگوریانە بێ ئاگا نەبین لەمە ئێمە وەکو بینەرێکی سینەمایی. کاتێک کە کتێبێک سامت بوو، بێدەنگ بوو، تۆ پێویستێ بەوە بوو کتێبەکە دەربێنی، تەپوتۆزی لێکەیتەوە، دەستکەی بە خوێندنەوەی و ئەبێ زمانیش بزانێت کتێبێک ئەگەر زمانێکی گەلێکی کەبێ خۆ فێری زمانکەی. بەڵام سینەمایە دەمت بۆکا بە وێنە، بۆ تەکا بە حیوار، بۆ کورتەکاتەوە، بۆ شڕەکاتەوە، بۆ تەکا بە ژانەرێکی درامی. لێرەوە تو ئاشنابی بەچی؟ ئاشنابی بە کتێبخانەکانی جیهان، ئاشنابی بە چیرۆک و بە مێژوو، ئاشنابی بە زانە گەورەکان، بە ڕووداوە گەورەکانی جیهان. بەڵێ کا خۆشناو با بینە سەر مادام لە سیناریۆ دەست پێ بکەین، چونکە ئەگە سیناریۆ نەبێت بوونی سینەما کاڵ و کرچە بێ، ئەبێتە شتێکی با بڵێن ئرتجالی، ئەبێتە ئەوەی کە کامیرە ئەبیت و ئیتر چی بۆ دەستکەوت وێنەی بگرە و وەکو زیاتر داکومنتەری یا داکومنتەری با بڵێن زیاتر سروشت، چونکە تۆ داکومنتەری سروشت ئەو چەمکەی زیاتر هەیە کە کامیرەیتر لەوێ ئازادە چی ئەگرێ دوایی دێت چنینێکا و لە چنینی شای چنێتەوە چنینەوەی بۆکە. بابینە سەر سیناریۆ، چونکە سیناریۆ کووتمان پێگەیەکی
بنەڕەتی سینەمایە. سیناریۆ چۆن مامەڵی لە تەکا بکرێت، چی سیناریۆیەک هەڵبژێرێت بۆ ئەوەی چی بازار لەگەڵ بینەرە دروستکات و چیش هوشیارگەری بە بینەر ببەخشێت. زۆر باش. سیناریۆک و باسم کرد بڕبڕی پشتی هەموو فیلمەکان. بۆ تۆ ئەگەر بیت سەیری فیلمە بکەیت کە کاتێ سەیری فیلمەکەیت کە سیناریۆ لاوازە فیلمەکە لە پێشاوی جمهور لە پێشاوی بینەران ینی فیلمێکی لاوازە بێت. من لێرەوە حەزەکەم ینی ئاماژە بم بە شتێکی زۆر گرنگ. ئێمە کوردستانی خۆمان بە پێی ڕووداوەکان بە پێی مێژوو یعنی بگەڕێتەوە بە ڕابردوو بۆ 100 ساڵ لەمەوە پێشتا ئێستا دەیان چیرۆکەیە کە کرێت سیناریۆی زۆر باشیان لێ بەرهەم بێنرێت، دەیان چیرۆکی ڕاستەقینەیە، ژانەری تاڵ هەیە، ڕووداوی تراژیدی هەیە لە کوردستانان ڕوویاوە، ڕووداوی مێژووی هەیە، ڕووداوی زۆر ڕووداوی کۆمەڵایەتی سیاسی و هەروەها ڕووداوی دیکەشەیە کە لەسەر ئاسی تاک و لە خێزانەکە ڕوویاوە. تۆ کرێ سیناریۆکی لە بەرهەم بێنی کە بەڕاستی بینەر لە بەردەم کەشی درامی ئەو سیناریۆە خۆراگر نەبێ و فرمێس لە چاوی بێەوە وەک ئەڵێن کە پرسیاری لا دروست بێ و فیلمێکی میستری غامزی لێ دروستکە کە ئەوەن ئالۆز بێ بینەر خۆی دەرەنجامەکان گفتوگۆ بکە و لە خیاڵی خۆیان دەنێ وەک جاران کە لە فیلمە بۆ شێوازە لە فیلمە غامز و ئالۆزەکانە پرسیار دروستەکرا. بۆیە من لێرەوە ئەمەوێ ئاماژە بەوە بم کە سیناریۆ بڕبڕی پشتی فیلمە و ئەگەر من نمونە بێنینەوە فیلم زۆرە ژانەرەکان، ژانەری هیستریمان هەیە، مێژووی، ژانەری درامیمان هەیە، کرایمان هەیە، تاوان و ئەکشن و هەموو ئەوانەی کەشکەچنە بواری فیلمەوە و ژانەرانە. ئەگەر ئاماژە بین بە یەکێک لەو ژانەرە کە باس لە مێژووی شۆڕشەکە، مێژووی شۆڕش یەکێک لەو فیلمانەکە V for Vendetta ینی پێم وایە زۆربەی گەنجی وڵاتە و دەرەوە شەمووی و فیلمە بینیوە، بەڵام کاتێککە سێری سیناریۆی چڕی ناو فیلمەکەی هەست ینی بە وروژاندنێکی گەورەکەی لە خەیاڵدانی خۆدا مێشک بیر لەوە کاتەوە کە شۆڕشێک بەرپاکەیت، بیر لەوە ئەەکەیتەوە کە شتێک بکەیت کە هەموو خێزانەکان، هەموو گەلانی، هەموو ئەو دانیشتوانەی وڵاتی کە خۆتی تایە لە شارەکەی خۆتەوە لە شارشەکەی خۆتەوە یا لە گوندەکەی خۆتەوە دەستکەی بە گۆڕانکاریی گەورە کە بتوانی سوود بە هەموو کۆمەلگا بگەێنی لە ڕێگەی چێ لە ڕێگەی ئەو شۆڕشە فکری کە لە مێشکی تۆیایە. بۆیە سیناریۆ دەست ئەبا بۆ شۆڕشی فکری، دەست ئەبا بۆ خەیاڵدانی مرۆڤ، دەست ئەبا بۆ باگراوندە معریفی و فکری و هزریەی کە مرۆڤێک هەیەی لە ژیانە. بۆیە کاتێک ئابم سۆنگەیە سێری سیناریۆکەی و لەم منطلقە و لەم دەرچە ئاڵتونیەوە سێری سیناریۆکە سیناریۆ زۆر دەوڵەمەنە بۆ فیلم و سیناریۆی زۆر دەوڵەمەندمانەیە و ئەمەیەکێکە لە گرفتارە گەورەکان لە کوردستان کەمانە گەنجانێکی زۆرمانەیە توانای ئەوانەیە کە سیناریۆ بنووسنەوە، خەڵکێکی زۆرمانەیە چیرۆکیان لایە و کەس نەچۆ پرسیارە لێ بکات چیرۆکەکانیان بژێڕنەزانێ و چیرۆکانە هەمووی برن ئەو هەموو چیرۆکە تراژیدی و خۆشی و ناخۆشی و ڕووداوانێک کە لە ڕابردووە. من لێکێک لە بەرنامەکانە بەڕاستی لە کەناڵەکە میوان بووم ئەم پچڕانم باس کرد، ینی پچڕانێکی گەورە ڕوویاوە لەیان لە نێوان نەوەکانە سێرکەی سەرنەوەی نەوەدەکان هەشتاکان پچراون لە یەکتری، نەوەدەکان پچراوە لە 2000 بۆ چکە ئێمە سینەمامان نییە، درامامان نییە، بەڵام تۆ ئەگەر سینەمات هەبێ ئەم پچڕانە ڕوونایەت هەستەکەی نەوەکانی ئێستا ئاشنابن بەڕابردوو. ئێستا تۆ ئەگەر بۆ گەنجێکی ئێسەی باسکەی بۆ تەمەنێکی لاو مناڵەکە تەمەنی 15-16 ساڵە پێی بڵێ ئێمە نانی وشک نەبوو بیخۆین باوەڕ ناکات چکە فیلمێکیش نییەکەوە بجێڕێتەوە بووی و ئەو تااقەت ئێوەشی نیە لەوە ئەگەر دوو یاداشتی مێژوویە بێ نووسابێ لە کتێبخانەیە کا تۆزی لێ نیشت بێ چونکە درامای کوردی لاوازە ئەم پچڕانە لە نێوان نەوەکانە ڕوویاوە نەتوانراوە ئەمە ببەسرێتەوە بەیەکەوە نەوەیەک دروست بکرێت کە ئاگای لە ڕابردوو بێ و لە ئێستاە بژی و خەمی ئایندەش خوا ها سێرکە ئاگای لە ڕابردوو بێ لە ئێستاە بژی و خەمی ئایندەش خوا. لێرەوە ئەومان بۆ ڕوون ئەبێتەوە کە سیناریۆ بڕبڕی پشتی فیلمە و من یەکێکیکە لەو گرفتانەکە بەڕاستی زۆر خەفەتی پێخۆم کە ڕوبەڕوومە بێتەوە کە زۆر جاکەوە بەرنامەی لایڤەکەم دوای لایڤەکان تەلەفۆنم بۆیێت ڤۆیسم بۆیە نووسین و نامم بۆیە چیرۆکی زۆر ینی تراژدی چیرۆکی تاڵ چیرۆکی شیرین کاسەکۆت باوەڕکە چیرۆکی وایە سیناریۆی زۆر دەوڵەمەنە ینی بەداخەوە کە دەرێنەری کورد لەو ئاستەیانی ئەمە دەرێنەرمان زۆر نییە و پەنجەی دەست ئەژمێرێن و دەرێنەکان کوالیتیان نزمە لەو ئاستەیانین کە بتوان چیرۆکەکان بکەن بەواقع و بەکردداری پیشانی جمهوری بن. بۆیە من لێرەوە حەزەکەم شتێک بژێڕمەوە کە بە تەلەفۆن پێم وتراوە کە زۆر کاریگەری لەسەر خۆم هەبوو، ینی من یەکێک لەو تەلەفۆنان بۆ مات بەڕێزێک بووتی من چیرۆکێکم بیستۆکە ڕاستەقینەوە ڕوویاوە لە کاتی کە کۆڕەوەکە کە ڕوویە ئەڵێ دایک و باوکێک دوو مناڵیان پێ بێت هەردووچان لە یەک تەمەنا بن دوانە بن ینی لە ڕێگە سەرمایانە بێت یەکێک لە مناڵەکان گیانی لە دەسەیات تەمەنە من کەی جێڕمە چیرۆکی بچکۆلەی سادەیە تراژیدیە بەڵام بکەی بە فیلم بڕوان ناکەم هیچ بینەرێک بتوانێت خۆی بگرێ و نەگری یان یەکێک لە مناڵەکان ڕقە بێتەوە بەجێڵن لە بنی دارێکە و هەندێک بەردێن بەسەریا ئەوەندە سار بۆ مناڵەکانیان پێچاوەتەوە مەسافەیەکی زۆر بە پێڕۆن دوای چەند سەعاتێک گەزان زیندوەکان بەجێشتووە مردووەکە بەخۆیان تۆرە مەگە سیناری بۆ دانێت و فیلم و کامێرا هەبێ دەرێنەر هەبێ و کەرەستەی سینەمایی خاوە بێ کە باسم کردو لە بەرنامەکانە ینی چ کەشێکی تراژیدی درامی چڕی ینی دڵ ینی وروژێنەری
وەکو چۆن بڵێ دڵی ئینسانە بێ بە ئاو بەڕاستی لە بەرامبەر ئەم سیناریۆیە و من گەنجی کەش زۆر تەلەفۆنم بۆکەن و زۆر پێمەڵەن ئێمە کەسێک نییە سیناریۆکان بەرین کەسێک نییە بچین داخلی دڵمان هەڵڕژین ئەوەی بەسەرمان هاتووە لە چیرۆکی خۆشەویستی لە نەبوونی لە نەهامەتی بۆ نمونە شەوانی داخلی ژیانی ڕۆژانە و شەڕی ناوخۆ چەندین شتی دیکەش ئەو هەموو کارەساتە تراشی دیکە لە کیمیاباران و ئەنفال و ئەتوانم بڵم دەیان ڕووداوی دیکەی ئاواشەیەکە سەدان چیرۆکمانەیە هەمووی فەوتا زۆر بەداخۆ ینی کەسیش خۆی بە بەرپرس نازانێ ئەمە هیچێکە لە هەرە کارەساتە گەورەکان لە کوردستانە کەس خۆی بە بەرپرس نازانێت لە فەوتانی ئەم هەموو سیناریۆ جوانە ئەم ڕووداوە جوانەی کە هەیە لە وڵاتی ئەمەیە کەواتە کا خۆشناو ئێمە بابەت هەیە ئەشتوانین بڵین فلیم نووس سیناریۆ نووس ڕۆبین نووس دروست ئەبێت پێ ئەگات ئەلەوەشە هەبێت بەڵام ئەگەر تاکوتەراشە بێت لەوەشە پێ بگات لا ئایندەیە پێ ئەگات بینەری شەیە بە تاسووقە بۆ هەموو ئەو بابەتانەی ئەو چیرۆکانەی ئەو ڕووداوانەی چی لە مێژوو چی لە ئەمڕۆی واقعی ڕۆژانەی میلەتەکەمانە ڕوادات میلەت بینەر هەیە و بابەتی شەیە کەواتە ئێمە کێشەی چکەی گەورەمانەیە کەمپەنیمان نییە دەسەڵات تا چەند بتوانێت با بڵین ڕێخۆشکەر بێت هەوڵدا کەمپەنیەکان بخاتە سەر پێ ناڵێم پارە بدا بە کەمپەنیەکان من لەگەڵەوە نیم پارە بدا بە فیلم بەڵام لەگەڵ ئەوەم ئەم کەمپەنیانە بخاتە سەر پێ بازاڕیان بۆ دروست کات تا بازار ڕەگرن تا ئیتر ئەگاتە ئەو ئاستەی ئەم کەمپەنیانە ئیتر وە بەرهێنانەکەن و خێریانە بێ خەڵک لێیان سوودمەند دەبێ کارمەندیان لێ سوودمەند دەبێ دواتریش ئەتوانن با بڵین پارەش بە حکومەتە دەن پارەش بە دەسەڵاتە دەن دەسەڵاتش لە ڕێی باجەوە سوودمەند دەبێ لێیان کەواتە کێشەکەمان ئەلێرەوەیە چی دەستگایەکە بێت چی بکرێت ئایا کۆمپانیەکانە هەلی بن یان حکومی بن یان هەروکو ئێستا جارجار حزبێک حکوومەتێک تەلەڤزۆنێک پارە ئەدا یان نایدا یان ئەڵێ نییە کەواتە ئەمە کێشەکەمان لێرەوەیە بۆ ئەوەی فلیمسازمان پێ بگات چی بە سیناریۆ نووس چی بە هەموو بەشەکانی تر و ئیتر بابەتەکانیشمان زیین و بکرێنەوە بێنە بەر زۆر ڕاستە خۆی ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی دەسەڵاتە ئەرکی لایانی پەیوەندیدارەکە بەڕاستی زەمینە سازی بکات ئێمە لە کوردستان گرفتێکی هەرە گەورەمانەیەکە شتێکەیە لە بازاریشا پێڵەن بازارسازی ینی حکوومەتی ئێمە نەیتوانێت بازارسازی بکات بۆ کاسبکارە بەسیتەکانی لەکوێ توانێت زمینە سازیەک بک بۆ ئەگەر پرۆژەی نەبێتەوان ئەگەر پرۆژەی نەبێت لەکوێ توانێت زمینی سازی بکات بۆی کۆمپانیا دروست بێت ئێمە ئەگەر سێرێکی ئەمریکا بکەین ینی بە خێرایی کە هۆلیوود هەیە هۆلیوود ینی سەدان کۆمپانیا هەیە سەدان کۆمپانیایە کە پڕێتی لە ئەوانەی کە سیناریۆ نووسن لەوانەی کە منتیجی فیلم بەرەمێنەری فیلم لە دیسیەوە تا ئاگاتە وارنەر بروس و ئێمە سەناویان بین لەوە کاتی بەرنامەکە زۆر بخایانی یعنی ئەوانە ڕکابەری ئەکەن لە کەسی تایبەتە بۆی کە فیلم بەرهەم بێن فیلمێکی وەکو ئەڤەتار فیلمێکی وەکو تایتانیک فیلمێکی وەکو ئیکواڵایزەر یعنی ئەوانە پارەی زیاترین بۆی فیلمەکە لێوە دەرێنەکە لێوێ ینی مارتن سکورسیزی جاری وایە بۆندی بۆیە ینی کریستۆفەر نۆلان بۆندی بۆ لەلایەن کۆمپانیایەکی وەکو دیسیەوە کە فیلمێکی خەیاڵی زانستیان پاڵەوانە نەبەزێنراوەکان بەرهەم بێنێ بەس ئایا لە کوردستان زمینە سازی کراوە بۆی کۆمپانیا دروستکرێ نەخێر و ئەسەن دەسەڵات ئەسەن گرنگ نییە بەلایەوە و فیلمیش ئێسەیەکی کێ لە گرفتەکان لە کوردستانە بەڕاستی ئەکتەرەکان لە من تێگەن و دەرێنەکانی شتێگەن ئەگەر ئێمە هەرچەندە مەحدودن یانی ئەکتەرەکانمان وە ئێمە ناکرێت لە ئاسی ئەوان کەم بکەینەوە مای دەستخۆشیەکە ئەکتەرەیە لە کوردستان و فیلمیش هەیە هەرچەندە ئاسی کوالیتی فیلمەکە نەزم بێ بوونی باشتر لەوەی کە نەبێت بەرەوە مای دەستخۆشین و ئەکتەرانە و بەڕێزانەی کە لە بواری دەنێنان و لە بواری سیناریۆ لە بواری وێنەگرتن و ئەنا کارەکەن ئەوانە ئێستا باش لەم ڕاستیەتی یەگەن کە فیلم بە ئاراستێکی هەڵەیە براوە سینەما لە کوردستانە بە ئاراستێکی هەڵەکەوایان لێ کردووە ینی دەرێنەرێک ئەگەر تەمیلی نەکەن ناتوانێت فیلم بەرهەم بێنێ بۆ چکە زمینە سازی نەکراوە بۆی کە خەڵکی کوردستان لە ڕووی سەقافیەوە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ڕێکخراوە ئەنجیۆکانەوە بەتایبەتی خوێندن ینی موەسسەسەی پەروەردە ینی بەرپرسە لەوەی کە بناڵ فێری ئەوکی سێری فیلم کات فیلمی کۆمەڵایەتی فیلمی ئەنیمەیشنەکان ئەمە لایانی پەیوەندیدار بەرپرسە لەوەی کە حکوومەت خۆی ئەگرێتەوە کە نەیتوانیوە زمینە سازیە دروست کاتە کۆمپانیایەوە بەرهێنەر دروستیە بۆ فیلم ببێ بە شتێکی ڕائیج ببێ بە شتێک ینی بەرهەمی هەبێ
باشە بۆ شتیکە لە کوردستانە بەرهەمەیە بۆچی فیلم بەرهەمینی ئەمە پرسیارانی دەسەڵاتە بێ لە خۆی بکە و دەرێنەکانیشە بێ لە دەسەڵاتی بکەن و لە خۆشیانی بکەن بۆ فیلم بەرهەمە ینی داهاتەکەی بەقەدەر دەرهێن تێچۆکەی نییە بۆ فیلمێکی سادە بە کامێرایەکی سادە بە عەدسەیەکی سادە لە ئەمریکا ئەگیرێت ینی داهاتەکەی دەبەرابەری تێچۆکەیەتی ئەمە گەرەتەوە بۆچی ئەزانی یەک هۆکاری بەهێزی ئەوە فاکتەری سەرێکی ئەوە چییە کۆمەلگای غەربی کۆمەلگای ڕۆژئاوا کۆمەلگایەکی وشیارە لەوێ خەڵک وەکو ضرورەتێکی حیا دەچێت بۆ سێری فیلم وەکو پێویستێکی ڕۆژانەی وەکو پێویستێکی خێزانی وەکو پێویستێکی هیزری و مێشکی وەکو باسم کریانی وەکو مۆزەخانەیە دەچێت بۆ سێری فیلمێکە باسی لە فیلم باس لە کارەساتێکی مێژووی ئەکا باز ڕووداوێکی مێژویان لە ژیانی ناودارێکەکە بۆیە وەک مێژوو وەکو خوێنکارێکی مێژوو ئەچێ دانیشێ بە دیار فیلمێکەوە بۆی لێرەوە ئەگەر ئێمە بڕۆین بۆ بەشەکانی دیکەی سینەما پەیوەندیکی زۆر چرخێ لە نێوان سینەما و خەڵکە ینی چیرۆک و ڕۆمانەکانی ئەگاسا کریسی بەڵگەیشی گەورەی لەسەرەوە باشە بۆ لە کوردستانی خۆمانە نووسەرێکی بڕوا پێکرا و جوانی وەکو بەختیار عەلی هەیە ئەو ڕۆمانە جوانانەی هەیە تا ئێستا جورئەت ناکەن دەستبەرن بۆی بیکەن بە فیلمێک ینی ئایا ئەمە کەم تەرخەمی دەرهێنەرەکانە یان ستافی سینەمایی ئێمە لەو ئاسانیە و کەرەستەی خاوی سینەمای ئێمە لەو ئاسانیە بتوانین ڕۆمانێکی بەختیار عەلی بکەین بە فیلمێک چی کەمترە لە ڕۆمانەکانی ئەگاسا کریستی کە زۆربەی زۆری دێس ئۆن دە نایل و زۆرن ینی فیلمەکانی ئەو فیلمانێکە لەسەر جانبی لێکۆڵەرەکانی ناو چیرۆکەکانی خەیاڵدانی ئەگاسا کریسی کە من بۆ خۆم چەندین جا شڕۆفە سازیم لەسەر ڕۆمانەکانی کردووە و ڕۆمانەکانی ئەوەندە زۆرن ینی لە ژمارە نایەن ئەو خەیاڵدانی ئەو ئافرەتە ئەگاسا کریسیانی لەناو بەلەمێکایە بەناو نیلە ئەڕوا 4 ڕۆمانە نووسێ لە خەیاڵدانی خۆیان بناغی ڕۆمانەکان دانێ سینەماش هەمان شتە ئەڕۆمە سەر پرسیارەکەی بەڕێز سیناریۆ هەمان شتە بەڵام ئێمە پێویستیمان بە کەرەستەی خاوە پێویستیمان بەلایانی پەیوەنددارە پێویستیمان بە دەسەڵاتە و پێویستیشمان بە خەڵکە و لە هەمووی گرنگتر مؤسسەی پەروەردە بەرپرسە لەوەی کە مناڵ فێر بکەی سەیری فیلم کە فیلمی شیاو نەک ئەو فەوزایی کە ئێسەیە لە میدیاکان و لە کەناڵە لۆکاڵەکانە کە هەموو جۆرە فیلمێک پێمە دوایی باسیەکەین ینی باسی ئەوە شەکەین لە بەڵامەیە کا خۆشناو کەواتە کێشەکەی ئێمە با بڵێن لای دەسەڵاتە من ئێستا بە دەسەڵاتی ئەزانم هەر پێشتریش پێش بەرنامەکەی بەڕێزیشتان هەر بە بۆچوونی من ئەوە بوو دەسەڵات کێشە گەورەکەی خاوەنی ئەو کێشەیە چونکە با بۆ نمونەیەکە بۆ باسکەم نازانم بەڕێستان بیرتانە لە 91 دوای 91 دوایەوەی کە سەدام لەشکری خۆی لە کوردستانە کێشایەوە و ئەیتر دەسەڵات لە کوردستانە بەدەست دەسەڵاتی کوردیەوە بوو لەو کاتانە هەرەوە نەمانە بینی خەلەو خەرمانە سووتان هەرەوە نەمانە بینی دەغڵە سووتێنران هەرەوە نەمانە بینی گەورەترین زەرەر لە بکەرتی کوشت و کاڵی ئەدرا بە هەر جۆرێک بێت ئیتر وای لێ هات ئینجا بەرووبوومی ئێرانی و تورکی هاتنە ناوەوە کەواتە دەسەڵات ئەلەو کاتەیە بۆ ئەوەی ببێ بە هاوبەش هاتن چیان کرد هاتن جارێ بەرهەمی خۆماڵیان پەک خست پشتیان بە بەرهەمی دەرەچی بەست بۆ ئەوەی سوودێکی تایبەتمەندی بۆ بەرژەوەندی خۆیان دەستیان کەوێت کەواتە دەسەڵات ئەمڕۆژ ئەتوانێت بێت وەکو بەڕێستان فەرمووتان بڕوا لە پەروەردەوە دەست پێ بکە بڕوا لە هەموو بوارەکانی کەوە دەست پێ بکات بڕوا کۆمەلگایەک بنیاد بنێت کە بینەری فیلم بن بڕۆن پارە بە فیلم بدەن وەکو چۆن ئێستا لەم وڵاتانە بۆ بەنەریت هیچ پێویست ناکات دەسەڵاتیشی بۆ کە بۆ بەنەریت خەڵک لەگەڵ فیلمێکی تازە دێ بە پەلەیە زوو بڕە پلیتەکە بکڕە بچێت لە سینەما بیبینێ نەک لە ماڵەوە یعنی ئەگەر هەر دەرفەتی بۆ نەکرا لەبەر ئیشەکەی سەرقاڵی ئیشەکەی جەدوەلی ئیشەکەی نەیتوانی بڕوات مەجبورە دوایی شەوێک لە ماڵەوە لە ڕێ ئەمازۆن و هول و لە ڕێوانەوە هەر پارەی پێدات ئەم پارە پێدانە ئەم تکت کڕینە زۆر پێویستە ئێمە نەبووە بە کەڵچەر نەبووە بە نەرید لە لامان خەڵک بڕوا بۆم ئەو فیلمێکە بێ ئاسا ئالوودە هەیە بۆ ناڕۆن با بڕۆن سەیری بکەن با خەڵ بڕوا پاری پێ بدات ئەگەر بشێ بنوێتش با بڕوا پارەی پێ بدات من لە بەرنامەی پێشووە باسی ئەوەم کرد لەوەی لەگەڵ کاک بەختیار فەتاحە شتێکی کۆمیدی بوو باسی ئەوەم کرد لە هۆڵندا لە کارگەیەکە ئیشمە کرد هەمووی تورک بوو ڕۆژێک فیلمێکی تورکی لێدرا لە سینەما لە کارگەکە هەموو باسییان کرد بڕۆین بۆ فیلمە بڕۆین بۆ فیلمە من حەزمە کرد بڕۆم ڕۆشتین هەمومان پارەماندا باوەڕەتە بێ ئەو کرێکارانی کە لەگەڵ مایشیانەکە زۆربیان فڕیان بە فیلمەوە نەبوو
کەلیمەیەکی کوردیڵێ فڕیان پێوە نەبوو یعنی ئاگایان لێ نەبوو بەس پارەیان دا و هاتن لەوێ نووسن سێرم کەس سیان چواریان نووسون بەس چی بوو مەبەستەکەیان ئەیانوی سینەمای تورکی پاڵ پێوە بنێن بازاڕی بۆ دروستکەن ئەمە نەریتە هیچ تورکێک لە ئەوروپا نبینی بچێ لە دوکانێکی ئەڵمانی سویدی یان هۆڵندی بچێ شت بکڕێتە چێ لە دوکانە تورکەکای کڕێت ئەوێ پارەکە بۆ وڵاتەکەی بگەڕێتەوە کەواتە مەسەلەی سینەمای کوردیش ئێمە ئەبێ هەوڵدێن خۆمان پارەی پێبین ئەبێ هەوڵدێن خۆمان بڕۆین بیکڕین پلیتەکان بکڕین پلیت بکڕە بیکە بە دیاری بێ بە برادێکت بڵێ ئەمە دیاری منە دیاری ڕۆژی لە دایکبوونی تۆی بڕۆ سەیری و فیلمە بکە پلیت بکڕە بۆ چەند مناڵێک بڵێ بڕۆ با بچێ ئەگەر فیلمەکە ئەوە بێ بۆ مناڵ بگونجێت لەگەڵ تەمەنیە با ئەو چەند مناڵە هوشیار بنەوە ئەوە خێرێک گەورەتنی خێرە خێر چییە خێر هەئیلا هەرەوەیە بێ خوا لە ڕێدینەوە بۆت بنووسێ ئەی بۆ خێر لە ڕێ ئەو بخوا لە ڕێەوە بۆت نانووسێ کە تۆ مناڵێک وشیارەکەیتەوە زۆر ڕاست من پێم خۆشە لە سۆنگەی قسەکانی بەڕێستەوە ئاماژە بە شتێک بم کە زۆر گرنگە خۆی نەبوونی حزوری بینەر لە ناو سینەما واکە فیلمی خراپ بەرهەم بێنێت ئەمە حقیقەتێکانیم باسی وشیاریم کرد لە گەلانی ڕۆژاوە لە ئەمریکا کاتێککە خەڵگەچێ بۆ سێری فیلمێکی خراپ هۆکارەکەی ئەوە نییە کە حەزی لەو فیلمە بێت زۆر جارۆکارەکەیەک بووی ڕخنی لێ بگرن جارێکە و دەنێرە هەڵی وانەکە سیناری وا هەڵبژێرێ و ئەو ئەکتەرە جارێکە ڕۆڵێکی وا لاواز نبینێ بۆیە کاتێک کە تۆ ناچیت ئەو ستافەی کە ئەو فیلمیان بەرهەمێناوە ئەگەر هەڵەیەکیان بێت تۆ نایبینیت و ناتوانانی لەسەری بنووسی ناتوانانی شرۆفە سازی بۆ بکەی ناتوانانی بیت ینی گفتوگوی بکەی لە ناو خێزانە بۆیە نەڕۆشتنی تۆ بۆ سێری ئەو فیلمە وا ئەکا کە فیلمەکان لە یەک تایما بن واکە سینەمای کوردی پێش نەکەوێت ئەبدەیت نەبێ وەکو چۆن زمان ئەبدەیت نابێت جا بن بە ئاماژە بم بە شتێکی زۆر مەترسیدار کە گەلانی کوردستان و خەڵکی کوردستان بینەرانی کوردستان و خێزانی کوردوەلایانی پەیوەندیدار بێ ئاگایلی ئەویش ئەوەیە لە غیابی سینەما لە نەبوونی سینەمای مۆدێرنا و لە نەبوونی فیلمی مۆدێرنا و لە نەبوونی ئەو غیابە گەورەی کە لەسەر شاشەی سینەماکانە دروست بۆ لە کوردستانە ئەزانی ئەمە زۆر شت لە دەسەین کاک سەرکەوت بەڕاستی زۆر شت لە دەسەین بەشێکیم باس کرد کە پەیوەستی بە مێژووە بەشێکی هەرە گرنگ زمانە یعنی من زۆرم پێسێرە خەڵکی گەڵێ سینەمایانیشی سینەما واتە ژیان سینەما واتە زمان یعنی ئەو شێوەزاری زمانێکی ئێستا خەڵکی ڕانی قسەی پێکا خەڵکی ولێر قسەی پێکا زۆری فەرقە لەگەڵ ساڵی 90دا لەگەڵ 80 کە زمانە بدەیتە بێ ئەو شێوەزارەی سەخەڵکی ئەورامان تێوەڵە بیارە قسەی پێکا زۆری فەرقە لەگەڵ 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێشا ئێمە بە حکمەوەی کە سینەمامان نەبووە شێوەزارەکە لەوە چێ گۆڕابێ بەڵام ئەسمان پێ نەکردووە بەڵام ئەگەر ئێستا فیلمان نەبووایە وەکو چۆن سێری فیلمێکەکەین لە سنا بەرەمێنراوە بە هەمان لەهجە قسەیەکەن سێرگەی زمانێکی پەتی شیرینی کوردەواری ڕەسەنە بەڵام ئێمە ئەومان نەما ئێستا نازانی 30 ساڵ لەمەوە پێش بە باپیرانی ئێمە چۆن قسەیان کردو چۆن گفتوگویان کردو و ناوی شتەکان گۆڕاون شێوەی خۆشەویستی گۆڕاوە لە گفتوگۆکردنا هەڵسوکەوتی ئەندامانی خێزان تەنان ناوی ئەندامانی خێزان و خزم و کەسوکاریش لەوە چێ گۆڕانکاری بەسەر هاتوێ بۆیە لە غیابی سینەما ئێمە مێژوشمان لە دەزا و زمانەکەشمان لە ڕابردووە لە دەزار لە ئێستا بێ خەمی وەکوین ئایا ئەبدەیتە بێ ئەبدەیت نابێت و زمانیشمان ئەگەر گۆڕانکاری بەسەرا بێ و چەند وشەیەکی بیانی بێتە ناو پێی نازانی بۆیە لایانی پەیوەندیدار و بە تایبەتی وەزارەتی پەروەردە بەرپرسە لەوەی کە گرنگی بدرێ بەوەی کە وانەیەک لەوانەکانی سەرەتایی بکرێ بە سینەما بکرێ بە چیرۆ بکرێ بە شانۆ باشە مناڵ بۆ فێر نەکرێ شانۆ نمایشکار لە قوتابخانەیانی بۆچی شانۆ وانەیەک نەبێت لە قوتابخانە مناڵ نمایشکە نمایش ئەوەی کە لە ماڵەوە فێرە بێ نمایشیکە ئەوەی لە کۆڵان فێرە بێ نمایشیکە لە قوتابخانە ئەوەی کە فێرە بێ لە چیرۆکەکانی کتێبەکانە لە زمانی کوردیە وەکو نمایشێک شانی مامەسایبات ئەمەش پرسیارنی لای تۆ کاک سەرکەوت لای بینەران کا خۆش ناوجان نەکەرەوەی کە مناڵ فێری شانۆ بکەین بەڵکو مناڵ ئێستا با بڵین ئایپادێکی بچووکەیە لە ڕێ ئەو ئایپادە بچووکەوە ئێمە ئەتوانین ئەو مناڵانە ئاشنا بکەین کە چۆن وێنە بگرێت چۆن ڤیددیۆ بگرێت من کاک بەهمەن قوبادی باسی فیلمێکی خۆی کرد نازانم کردیان ناوتی کۆمەڵێ مناڵێنم کامیرا دەمە دەستیانەوە با بچن بە کەیفی خۆیان ڤیددیۆ بگرن چی ئەگرن بیگرنەوەی کە خۆیان حەزیان لێ دوایی منێ هێنم مۆنتاژ یەکەم ئەوە بیرۆکەیەکی جوان بوو نازانم کردیاننا با ئێستا پەروەردە بڕات لە ڕێ ئەو ئایپادانەی کە پادەیە پاد POD نەک ئایپاد ئایپۆدەیە ئەتوانێت لە ڕێ ئەوەوە بەڵێ هەر بۆ مناڵ بیگرێتە دەستیەوە فیلم بگرێت لە ژوورەکەی خۆیان لە دەرەوە بیێنێ بیداتە مامۆستاکە بیکات بە فیلم فێریاکە
فێریان کە چۆن کامیرە بگرن بەڵام کێشە سەرێکەکەی ئێمە ئێستا لەوانەکەی ئەم ڕۆژمانە بۆی هەروکو بەڕێستان وتە دوور نەکەینەوە لە نێوانی بینەر و سینەمایە ئێمە ئەم دوو چەمکە ئەبێ ئاگامان لە هەردوو لای بێ کاکە خۆشناو یەک شتێکە دوت حەزم کرد ئەوە سەرنج خەینە سەری باسی فیلمی خراپت کرد فیلمی خراپ ئەگەر بینەر بۆی نەچێ خۆی ئیشەکە پەکێکەوێ من لەم زەمانەیە لە کوردستانە پێم باشە خەڵک بۆ خراپ و باش با بچێت بەس من نەمون نەچێت بەڵێ وتم با بڕوا بۆ ئەوەی دەرێنەرەکە بچێتەوە بەخۆیان کاتێکە ماشم سێری فیلمیەکەکەم تەمان نووسینمە بێ لەسەری ڕخنەمە بێ لەسەری کۆمنتمە بێ لەسەری شرۆڤە سازیمە بێ لەسەری خۆ ئەگەر چوار گەنجیش بچن لەو بازارە لە قاوەخانەیەکەوە لە کافەیەکەوە یانەوە گفتوگۆیەکەن قسەکانی ئەم چوار گەنج ئەگەر ڤیدیۆ بێ و ئەگەر کۆمنتیش بێگاتەوە بە دەرێنەر بە شێوک لە شێوەکانەگاتەوە بۆ دەرێنەرە بۆ ستافە ئەو کاتە هەوڵێن فیلمێکی باشتر بەرهەم بێن بەڵام کە تۆ ناچی ئەم ڕخنانە هونە بن ئەم سەغەرانە ئەم کونانەی کە لەم فیلمایە ئەم کەم و کوریانە هونە بێ بۆیە تۆ بێ بچی بۆ سێری فیلمەکە مەڵێ مادەم فیلمەکە فلانە کەسی تایە من ناڕۆم مادەم فلانە کەس دەرێنێتی من ناڕۆم مادەم فلانە ئەکتەر پاڵەوانە ناڕۆ نەخێرەمە هەڵەیە بۆی هەیە زۆر پێچەوانەی بیری و بۆچوونی تۆ ئایدای تۆ باشترین ڕۆڵی بینی بێ و بۆشی هەیە ڕخنێکی تیا بێت تۆ بتوانانی جوانترین سەرنجیان پێشکەش بکەیت بۆیە بەڕۆشتنی تۆ بۆ سینەما فیلمی کوالیتی نزم کۆتاییە دوور لە دەرێنەکان بیرەکەن وەڵەن فیلمی پێشوو 5,000 بینەر هات ئێمە بێ بە خۆمان هەبچینەوە 5,000 بینەر بینیەمە هەڵەمان کرد سیناریۆکەمان بڕی پشتی فیلمەکەمان لاواز بوو حیوارەکانمان لاواز بوو دوای باسی حیواری شەکەمیانی کە زۆر گرنگە بەڕاستی ئێمە بەڵێ منش هاوڕاتم لەوەیە با بینەر بچێت بۆ باش و بۆ خراپی بچێت چونکە بینەر ڕۆڵێکی گەورەی هەیە لە دروستکردنی باشترین فیلم بەچی کاتێک کە ئەچێت هاتە دەرەوە ئەبێت مجاملە نەکا بڵێ فیلمێکی زۆر جوان بوو مجاملە نەکا بڵێ شوان عەتوف من شوانم خۆشەوێ ڕێزی تایبەتم بۆی هەیە لەم ماوەیە بینیم کۆمەڵێک کەس وەسفی نواندنەکەیان کرد من نەمدیوە بالفعل لەوەیە نواندنەکەی زۆر جوان بێت من دەستخۆشی لێکم بەڵام بۆی شوان باشتر دروستکەین ئەبێ بەو عەتف و خۆشەویستیەوە لەگەڵ شوانە نەدوێین ئەبێ بین ئێمە بڵین کاکشوانەوەی جوان بۆەوەی جوان بوو بەڵام ئەگەر لێ بەهاتایە ئەوەی بکردایە کەواتە بینەر لای خۆی هۆشمەندیەکی لا دروست بوو کاکشوانیش پێی ئەگەیەنێت سوود زیاتر بە کاکشوان ئەگەێنێت سوود بە کاک سیروانی شەگەێنێت سوود بە کاک بەختیاری شەگەێنێ سوود بە دەرهێنەر و بە سیناریۆ نووس و بە هەموو ستافەکە ئەگەێنێ ئەمە چوون زەرورە ئەگەر نەچێت ئێمە گەورەترین زەرەرەکەین چی لەو لایەنەی کە بازاڕی سینەما دروست ناکەین وەچی لەو لایەنەشی کە بینەری فیلمسازیش دروست ناکەین بینەری بینینی فیلم دروست ناکەین اینجا من ئەویان چەمچێکیکەیە با لادین لەسەرەمەیان ئەی فیلم سازەکانمان چی لە دەرهێنەرەوە چی لە سیناریۆ نووسەوە چی لە کرووەکەوە هەمووی کە ئەمڕۆ خەریکە با بڵێن نەوەیەک دروستە بێت لە فیلمسازی بەتوانە لە هەموو بوارەکان لە هەموو چەمکەکانی خەریکە دروستە بێت ئەمان چی بکەن بۆ ئەوەی بینەر لە خۆیان ڕازیکەن بۆی بینەر زیاتر لە بەرهەمەکان کۆبکەنەوە چی لە ئەمڕۆ چی لە ئایندەیە بەڵێ کاک خۆشناوجان دەستخۆشم لێکێک لەو پرسیارانەی کاکسەکەوت کە دام ناوبی و ڕژێنمەم شەوەیە کە گەنجێکی زۆر پێمانەڵێن گەنجێکی زۆر بۆمانە نووسن گەنجێکی زۆر تەلەفۆنمان بۆکەن و گفتوگۆیەوەکەن ئەڵەن کاتێکی ئەمە شتێکمان هەیە پێشنیارێکمان هەیە خوێندنەوەیەکمان هەیە بۆ سیناریۆیەک یان چیرۆکێکمانەیەمانەوێ فیلم سازێکی پێ دەوڵەمەندکەین شوێنێکی دیاریکراو نییە زۆر گرنگە کە فیلم سازەکان شوێنیان هەبێ وەک چۆن لە ئەمریکا بەڕێز باسی کرد کۆمپانیا هەیە تۆچی لەگەڵ کۆمپانیا گفتوگۆکەڵێ من ئاکتینگەکەم یاڵێ من سیناریۆیەکم لایە یاڵێ من ڕۆڵێک ئەبینم بۆ نمونە لەو بەشەیە لە پشتی کامێراوە ڕۆڵە بینم یان لە بەردەم کامێرا ڕۆڵە بینم ئەبێ شوێنێکی مەحدود هەبێ ئەم گەنجانە بڕۆن یعنی لە هەردوو ڕەگەز بڕۆن گفتوگۆ لەگەڵ فیلم سازا بکەن گفتوگۆ لەگەڵ دەرهێنەرا بکەن گفتوگۆ لەگەڵ ستافی ئەو فیلمەیە بکەن بۆی یعنی ئەم بەهرانە بە هەدەر نەڕۆ ئەم چیرۆکانە بە هەدەر نەڕۆن بۆیە یەکەم شت کە بەلای منەوە گرنگە بێ شوێنێک هەبێت کە ئەم بەڕێزانەکە توانە سێچانەیە و لە خەیاڵدانیانە شتێکی بەسوود هەیە بڕۆن لەوێ پێشکەشی بکەن بۆیە زۆر گرنگە فیلمساز شوێن و مەکانی هەبێت تا ئێستاش لە کوردستانی خۆمانە ینی بەو شێوەیە وەک باسمان کرد زەمینە سازی نەکراوە بۆی کە دەرێنەرێکی کورد چۆن سیاسیەک شوێنێکی خۆی هەیە خەڵک بە ئاستا ڕاوسکرتێرێکی داناوانە بەڵام لەم لاوەکە ئەم دنیا گەورە هەیە ئەم سینەمای هەیە کە پەیوەندیشی گەورەی لەگە خەڵکا هەیە
شوێنێک نییە متەواضعانە گەنجێک بڕوا دانیشێ گفتوگویەکی سینەما بکە. بۆیە زۆر جار ئەکتەرەکان بە شارەکان ئاگەڕن کۆڕێ سیمینارێ بەرسن ئەگەر ڕێیان لە گەنجێ بکەوێت توانای ئەوەی هەبێ دووشت پێشکەشی ئەوان بکە. لێرەوە یەکشتی کەشی زافەکەم کە زۆر گرنگە پێویستە کاکە گەنجەکان ینی چاو نەترسانە مۆبایلەکانی دەستیان بکەن بە کامێرا و بە عادەسەی فیلم لە چاوی عادەسەی کامێرەکانیانەوە دەستکەن بە وێنەگرتن دەستکەن بە تۆمارکردنی ڕووداوی ڕۆژانە و بتوانن پەخشی بکەن لە ڕێگەی ئەکاونتەکانیانەوە بۆی بتوانن پیشانی هەموو دەرێنەرەکانی بن پیشانی هەموو گیانی بن ئێمە گەنج بم شێوە ژینێمەش خەیاڵدانمانەیە ئێمەش ئایدیامانە ئێمەش ئایدۆلۆژیامانەیە ئێمەش فکر و ئەندێشەمانەیە و ئێمەش خاوەنی ئەو ژانەرانەی کە لە فیلمەکانە هەیە بۆیە کاتێک کە تۆی ئەم حقیقەتە تۆمارێکی لەناو مۆبایلەکەتە خەیاڵدان دەوڵەمەنە بێ و ئەتوانی ئەرشیفیکەی کاتێک کە من ئێستا قسەیەکم بۆیە دەگەر نیکەم لە بەردەم کامێرێک ئازانی ئەمرێت کاتێک کە تۆ توانستێکی ئەگەر پێشکەشی نەکەی ئەمرێ بۆیە من زۆر جارە گەڕانمە بۆ کتێبەی تۆم یەکێک لە کتێبە هەرە جوانەکان نووسەرێکە تۆد هێنری کتێبێکیە بە ناوی گای ئەمتی یعنی ئەو کتێبە سەرەتای فیلم باسی چی بکات کاسەکە ینی زۆر جوانە سەرەتاکەی بۆ بینەرانی خۆشەویست حەزەکەم ئاماژە بۆ کتێبە بم ئاماژەکە بە خەڵکی گۆڕستانەکان ئەم پیاوە چێ بۆ گۆڕستان لە بەردەم گۆڕستانەکان فکری بۆ ئەم کتێبە ئەنووسێ ینی بە بەتاڵی بمرە متفارغن دای ئەمتی بیرەکاتەوە لەسەر ئەو گۆڕانەکە گۆڕی خەڵکێکی زۆرە لەمە بێت چەندیان هەبوو بێ شاعیر بوو بێ و جورئەتی نەکرد بێ شعرێ بنووسێ چەند لەمانە بوو بێ لە خەیاڵی هەبوو گۆرانی بڵێ جورئەتی نەبوو دەنگ بەرزکاتەوە گۆرانی بڵێ چەند لەمانە حەزی لێکرد و تاربێژ بێ ڕەخنەگر بێ نووسەر بێ یەکێک لەو شتانە بۆن لەو هیوایەتانی کە لە ژیانە هەیە کە ئینسان حەزی لێکا و لە داخراوی کۆمەلگا و خێزانە نەیوتووە بەڵام ئەو هەموو سەروەتە دەوڵەمەندە لە ژێر ئەم خاکایە هیچ سوودێکی لێ نەبینا ئەو هەڵەسێ بە نووسینی ئەو کتێبە بە بەتاڵی بمرە تۆی گەنج تۆی ئەکتەر تۆی نووسەر تۆی خاوەن بەهرە دەنگخۆش با بەهرەکانی نەمرێ بە بەتاڵی بمرە هەیانی هەمووی پێشکەشی جیهانکە هەموو زانستەکانی پێشکەشی جیهان کەوکو چۆن ێستا من لێرا قسەی خۆمەکەم بە حوڕی خۆم خاڵیەکەمەوە ئەوەی کە خوێندومە پێشکەشی تۆی بینەریەکەم ئەوەی کە شرۆفە سازیەکەم بنووسینەوەی خەمە سەر لاپەڕێک و پۆستیەکەم لە ئەکاونتەکەی خۆمە لاپەڕی فەیسبووکەکەی خۆمە و دوایی ئەم شرۆفە سازی بۆکەم لە ڕێگەی کامێراوە تۆ شەرمەکە و من دڵنیاتانەکەم سەدان گەنجەیە لە کوردستانە زۆر لە من بەتواناتر سەدان گەنجەیە زۆر لە ئێمە ولا فیلم سازەکانیش بەهرەیان زیاتر هەیە بەڵام ئەبێ ئەو ڕێژکەیە بشکێنین ئەو شەرمە بشکێنین بین خزمەتێکی ئەم بوارە هوەریە بکەین و لە هەر بوارێکی دیکەش کە تۆ بتوانانی خزمەتەکەی باشتر لەوەی کە بە بێدەنگی دانیشی باشنەوەی کاتەکان بە بەتاڵی بەسەر بێت من ئەمە ئاماژگاری منە بۆ گەنجان و بۆ وانەی کە خاوەنی بانن بەڵێ کا خۆشناو تریفەخان تریفە حەسەن ئەڵێ سڵاو ڕێزم بۆتان دەستان خۆش و ماندوو نەبن کاک خۆشناو ئێوە باسی بینەری هوشیاری ڕۆژاوایی یەکەن بەلای ئێوە بینەری هوشیار چێیە بەڕای ئێوە گەرەکە بینەر هوشیار بێت و اینجا فیلم و درامای باشی بۆ بەرهەم بهێنرێت یاخود بە پێچانەوە بەڕای ئێوە بۆ ئەم قۆناغەی ئێمە سینەما ئەرکێکی تریشی لەسەر نییە کە بریتی بێت لە هوشیارکردنەوەی بینەر کۆمەڵگا ئەوە ببورن ئازیزان من لەبەرەوەی لە تەلەفۆنە دەستیەکەمەوەی خوێنمەوە جوان نایبینم بۆیە نامێ بە گۆترە بیخوێنمەوە بەڵێ لەناو پرسیارەکە بەڕاستی پرسیارەکەی زۆر دەوڵەمەنە ئافرم تریفەکان دەستخۆشی لە یەکەم جوانترین پرسیاری کردووە سینەما ئێستا ئەبێ ڕۆڵی ئەوە بینێ کە تاک و خێزانی کوردی وشیارکاتەوە من کاتێکە باسی وشیاری کۆمەلگای غەربیەکەم بیرمان نەچێت سینەما بەر پشتی شێری بەرەکەوێت لە وشیارکردنەوەی کۆمەلگای غەربی لە ڕێگەی فیلمانی مەشینەکانەوە لە ڕێگەی سینەمایەکی مۆدرنی 100 ساڵەوە ئەین تۆ بگەڕێرەوە لە 1960 سینەمای سامە دەبووە شانۆگەری هەبووە چاپلن هەبووە و دەیان ئەکتەری ناودار هەبووە و دەرهێنەری وەکو مارتن سکورسیزی و ستیڤن سپیلبەرگ و ئانەی کە زۆر بەتەمەن ینی زۆر ناوتە ئەکتەری زۆر ناوداری وەک ئەنتۆنی هۆپکینز و مۆرگن فریمن و کلین ئیستوود و ئەمانە چۆن ڕۆلیان نەبینەوە بەڕاستی سینەما توانوێتی گەلێکی وشیار بەرهەمبێنێ بەڵام ئەو گەلە وشیارە ئێستا وشیار بووەتەوە ڕخنە لە سینەما ئاگرێ چەند مهمە سەرەتا سینەما ئیشی ئەوەیە کە خەڵک وشیار کاتەوە کە خێزان وشیار کاتەوە تاک ئاراستە بکە بەڵام دوای ئەو تاکەوەندە وشیارە بێ ڕخنە لە سینەما ئاگرێ ڕخنە لە پێ کاتەی فیلمەگرێ هەر لە هەموو کایەکانی ژیانەوەیە تۆ بێ مناڵێک ینی کە مناڵەکەی خۆی لە ماڵەکەی خۆتاکە گەورەیە بێت یان خوێندکارێک یان یاریزانێک کە لە بەردەم ڕاهێنەرێکی تۆپی پێ فێری تۆپی پێ بێت دوای سێرەکەی لە مامۆساکەشی باشتر ڕخنە لەوە گرێت لە کاتی ڕاهێنانە لە کاتی یاریکردنا و لە کاتی دانانی ئەو نەخشە و پلانانەی کە هەیە بۆیە فیلمی شەمان شتە فیلم سەرەتا ئەرچێتی کە کۆمەلگا وشیار کاتەوە بەڵێ پرسیارەکەی تریفەخان و پێشنیارەکەی زۆر تەواوە سینەما ئەرچێتی من پێشنیارم کرد کە لە خوێندنە
ولا مؤسسەی پەروەردە و دەست پێ بۆی کە سینەما بکرێ بە بەشێکی گەورە وەشانە بکرێ بەشێکی گەورە لە فەرهەنگی ئێمە لە خوێندنی ئێمە لە باگراوندی خوێندن و سەقافی ڕۆشنگەری ئێمە. بەڵێ کا خۆشناو ئێمە ئاستەنجێکی کە هەیە لە بەردەم ئاشکردنەوەی بینەر یاخو با بڵین ئاشناکردنی بینەر بە سینەما و بە چەمکەکانی تریش بەس ئێمە باز لە سینەماکەین ئەوەیە خەڵکێک کە دێ ڕەخنا ئەگرێ ڕەخنەی ڕق و ڕوخێنەرەگرێ ڕەخنە ئەگرێ بەبێ هیچ بنەمایە کە ناچێتە قاڵبی ڕەخنەوە دێت ئەڵێ ئەمە هەر هیچ نەبوو یعنی دێ ئەڵێ ئەم فیلمە هەر نەبێ باشتر ئەم فیلمە ئەسڵم پەروەردەی سەقەت کرد ئەم فیلمە وای کرد آخر لەسەر چی بنەمایە ئێمەی فیلمساز ئێمەی شرۆفەساز ئێمەی هەموو ئەم پێگانەی کە ئێستا هەن بوو ئێمە ئەو خەڵکانی کە قەڵەم بەدەستن لەسەر فەیسبوک چۆن بتوانین بەرەنگاری ئەو خەڵکانە بینەوە کاتێک کە شتێکی وا ئەنووسی پێی بڵێن کاکە بە چی بەڵگەیەک ئەتوانی ڕوونکردنەوەم بۆ بدەیت بۆ ئەوەی نییە ڕێیان لێ بگرین ڕێگە بەوە نەدین کاتێک کە یەکێک دێت بە یەک دێڕڵێم فیلمە خراپە بە یەک دێردێ ئەڵێ ئەم دەرهێنەرە خراپە بە یەک دێردێ ئەڵێ ئەم نووسەرە خراپە بەڵام بەبێ هیچ شرۆڤەیەکی بنیاتنەر چی بکەین ئێمە بە هەر هەموو ئەم پێگانە و فیلمساز و ئیتر هەموو تاکێکی کۆمەڵگاش بەڵێ پێشتر کە سەردەمی گۆڤار و ڕۆژنامە بوو ئەم گرفتەمان کەم بوو چکەوانەی کە خاوەنی خام و قەڵەم بوون کەسانی بارەمەند بوون ڕەخنەشیان بنووسیایان زانی چۆن ڕەخنە نووسن گال سەرکەوت ئەو کەسانی کە بۆیانیان بڵاوە کردەوە لەو دەستگایانە کەمینەیەکی کەس بوون و هەموو کەسانی دڵسۆز بوون یعنی من هەر بۆ قسەی بەس پاساوی ئەم قسەی بەڕێستان نامەوێت لە قسەکەدا لە وەڵامەکە داد بڕم من شعرێکم نووسی لە یەکی هین بووم دواناوەندی بوو لە یەکی دواناوەندی دوای شەشی سەرەتایی شعرێکم نووسی ناردم بۆ ئەو کاتە بۆ دەستگای هاوکاری هەبوو لە 76 ناردم بۆیە وەختێکم زانی شعرەکەم بڵاو بۆ بەڵام دەستکاری کرابوو دەی دوای ساڵانێکی زۆر ئینجازانیم ئەو زەمەنە چێ لەوێ بۆ محەممەد ئەحمەد ئیسماعیل ڕۆحی شاد ڕەوانی شاد کە پار بوو لە ماوەیە بۆ کۆچی دوایی کرد بۆی هانم بدات شعرەکەی پێ جوان بوو دەستکاریشی کرد جوانتری کرد و بۆشی بۆشی داگرتن و بەنای خۆمەوە جا لە گۆڤار و ڕۆژنامەیە فەرماشتی جەناب و زۆرەوە جاران لە گۆڤار و ڕۆژنامەیەکە ئەگەر بویستە هەواڵێک دانیت یان بابەتێکی ڕخنانە دانێ یان وتارێک دانەی فلتەر هەبوو بێگومان بە فلتەرەکان ئاڕۆژ و کۆمەڵی خەڵکی شارەزایان خوێندەوە ئەگەر وشەیەکی نەشیاوی تیا بووە یان ئایدیایەکی ڕوخێنەری تیا بووە دەستکاریەکران بڵاو نەکرای بەڵام ئێستا بە حکمی سوۆشیال میدیا و هەموو کەس خاوەنی ئەپی خۆیەتی هەموو مۆبایلێکیانی من نازانم زۆر جابیرەکەم گەنجانە چۆن کۆنتترۆلیان هەموو ئەپەکەن بەجارە تیلیگرام سناپچات ئینستاگرام فەیسبوک ینی زۆرن ئەو پرۆگرامانی کە خەڵک بەکارێنێ لە ڕێگەیوانەوە ینی تۆ بەجارێک لێشاوێکی زۆر ینی لە کاتی شاتۆ ناتوانانی خۆمە ئازادی تاکە شخصی خۆیانە ئەمە یەکێک لە گرفتەکانە یەکێک لە گرفتەکان زۆری ئەو هەموو گروپ و پەیجانەیە کە دروستکراون ئەو پەیجانەی کە بەتایبەتی لە بواری سینەما و دراما کارەکەن ئەو پەیجانە پێویستەکە ئەوانەی کە ئەدمینن وانەی سەرپەرشتیەکەن هەموو شتێک پۆست نەکەن و نووسراوەکان محتەویان نانی ناوەڕۆکی ئەو بابەتی کە دابۆزە بیخوێنەوە ئینجا بێڵم پۆست کرێ و پۆستیش کرابیستڕنەوە گرزانیان نەشیاوە ئەوەی چێک لە بەرپرسیارەکەم قسەم لەگەڵ یەک دوو پێیج کردو بەڕاستیوانە پێیجی سینەمان کە خۆم بابەتیان تیادانم زۆر جار زۆر شتی نەشیاودانرە ڤیدیۆی نەشیا و نووسینی نەشیا و ڕسمی نەشیا و ئەمانە چنە بابی ینی تەشیرەوە چنە بابی ناشرینکردنەوە هەتا تەنانەت ناوزڕاندنەوە بۆ ئەو پەیجانە بێ وریابن چکە احتیمالی ڕوبەڕووی یاساژ بنەوە لایەندا بۆیە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە زۆری پەیجەکانە و زۆری خەڵکی ئەو خەڵکانێکن کە پۆستەکەن تایە حەق وایە بزان چێن و سەرە بێڵن ئەوە کە یان شرۆڤەسازە یان ڕەخنەگرێک ناقیدێکی سینەمای ڕەخنەگرێکی سینەمایە بابەتی ئەوە دابەزیێنن و بیشی خوێندنەوە مەرجە کابرا ڕەخنەگرێکی سینەمایی بێ بابەتەکەی شیاو بێ ئایا شیاوی دابەزان نیامە و گرفتێکی لە گرفتەکان ئەمە یەکار سەرکەوت زۆربەی زۆری ئەدمینەکان خۆیان شارەزانی یعنی بێ شارەزایەکی تاو لە سینەما بێ ئەو فیلمەکە و بینی بێ ینی زۆر گرنگە ئەم خاڵە زۆر گرنگە ئەبێ ئەو پەیجە خۆی ئەو فیلمی بینی بێ اینجا بابەتێکی لەسەر داگرێ بابەتێکی لەسەر داگرێت بەتایبەتی فیلمی کوردی خۆمان بۆی تێ نەکەوی لەوا کابرا ینی هاتووە گەنجێکە تەمەنێکی لاوی هەیە هاتووە شتێکی نووسیوە لەسەر ئەکتەرێک لە فیلمەکەیان لەسەر سیناریۆی فیلمەکە بۆیە کاتێک کە تۆ فیلمەکە و بینی ئەو کاتە زانی ناوەڕۆکیان بابەتە چەندێ نزیکە لە حەقیقەتەوە ئایا ئەم بابەتە شیاوی ئەوەیە پۆستکرێ و 10,000 بینەر بیخوێنێتەوە یان نا ئەمە
ئەتوانم بڵێم ڕێگریەکە لەو فەوزاییکە ناو سوۆسیال میدیایە. بەڵێ من کا خۆشناو لەم ماوەیە چەند جارێک سەرنجی ئەوەم داوە کاتێک کە بابەتێک بڵاوەکرێتەوە سێرەکەم بابەتێکیان لەو پەیجانە داگرتووە لەسەر سینەما، بەڵام یەکسەر لە گوگڵەوە وەرجێڕاوە. یعنی کەسەکە خۆی نەهاتوە وەریژێڕە، یەکەم شت سەرچاوەکەی نەنووسیوە، ئەمە هەڵەیە. یعنی ئەو پێگانە ئەبێ ڕێگە بەو کەسانە نەدەن کە سەرچاوەکە نەنووسن، ئەبێ سەرچاوەکە بنووسرێ. ئەوە ئەمانەتە دڵسۆزیە بەرامبەر بە نووسەری یەکەم. ئەمە یەک دووش کە لە گوگڵیشەوە وەرێگێڕی ئاگاد لێبێ دەستەواژەکان لە گوگڵ ئەگە لە جار بەهاڵە شتەکان وەرەگێڕێت، چونکە بۆ گوگڵ وەکو ئەو وەرەگێڕێ وەکو ئەو شەیە کە خۆی هەیە یان بەرامبەری دانراوە. ئەو کەسێک کە گوگڵ ترانسلیتی دروست کردووە مەرج نییە شارەزای بواری سینەما بێت. ئێمە شارەزای، ئێمە ئەزانین دەستەواژەکان وشەکان چییە. بۆ نمونە لەم ماوەیە نووسینەکەم خوێنەوە سێرەکەم بەنگلیزەکەی نووسراوە لۆنگ شات، ئەم هاتووە وەری ژێڕاوە بەچی تەقەی درێژ. ئێمە کوا ئێمە لە بواری سینەمایاڵێن تەقەی درێژ، وەنی ئێماڵێن گرتەی درێژ. ئەبێ زۆر بە وریایی و من ئەمەوێ قاموسێکم تقریبەن فەرهەنگێکم بچووکم دروست کردووە بۆ وشە و دەسەواژانە کوردیانە. ئەمەوێ ئەوە داگرم جارجار لەسەر لە فلیم سازان بۆی خەڵک ئاگای لەو دەسەواژانە بێت. و بێجگەلەوە لە بواری سینەماشە خۆمان ئێستا وای لێ هاتووە زۆربەی ئەو وشانێک کە بەکارێنێ هەموو یەکەین بە ئەنگلیزی. برادێک هاتووە بابەتێکی وەرجێڕاوە لە ئەنگلیزیەوە ئەڵێ نووسینی خۆمە، قەینا نووسینی خۆیەتی، بەڵام ئەم لە ئەنگلیزیەوە هاتووە نووسێتی. باوەڕتە بێ لە ناو با بڵێن 10 دێڕا لە بینی 10 دێڕا 4 وشەی کوردیم بینیوە، ئیتر هەموو وشانەی تری هاتووە بە ئەنگلیزیە بەس بە حرفی عەرەبی نووسیوێتی. ئێمە چۆنە بێتە وەرگێڕان؟ ئەمە من چۆن لی تێ بگەم؟ من نا کەسێک کە تازێ دەست پێکات چۆن لی تێ بگە؟ ئەمانە وا ئەکات بینەر بڕەوێتەوە لە چەمکەکان. ئەمە من لەگەڵ بۆچوونەکەی بەڕاست بەڕێستانم پێگەکان ئەبێ ئەوانش زۆر وشیار بن، زۆر وریا بن، ئەو کەسانی کە شت داگرن شتەکانیان هەڵسەنگێنن. ئێمە بۆ فلیم سازان برادێک شتینان کۆمەڵێ لە بەس لە ڕووی ڕێزمانیەوە غەڵەتی تیا بوو. ئاگادارم کردوتمەوەنە چاکەوە کە بۆ داگرم، وتی ئەتوان خۆتان چاکیکەنەوە، بتمەوە بەرهەمی خۆتە، من دەستی لێ نادەم، بەڵام ئەمانەت هەیە چاکی کەرەوە من بۆ داگرم بەسەر چاو. بابەتەکەم بەدڵ بوو، بەڵام لە ڕووی ڕێزمانەوە کوردیش بوو، بە کوردێکی جوانش نووسی بووی، بەڵام لە ڕووی ڕێزمانەوە هەنێک کێشەی هەبوو هەم ئاگادارم کردەوە. یعنی حەقی خۆمانە بۆ بێڵین شتێک دابەزێت بە سەقەتی. کاک خۆشناوجان، من ئەوە بۆیە جارجارۆ شتاناڵێم بۆی هاوڕاییەکەم یان زیاتر بابەتەکەت بەڵگەیی بکەم. کاک خۆشناوجان، من کاتی خۆی باسی ئەوەم کردوتم خەڵک با بنووسن، هەرچیە دێتە خەیاڵتان بینووسن، بە یادداشت بێت، بە چیرۆک بێت، بە سیناریۆ بێ بینووسە. سیناریۆ نازانی، چیرۆک نازانی، هەر بینووسە. خەڵکە سادەکە ئەو خەڵکی کە نەینووسیوە، بەڵام گەلێ جار بە تۆ ئەڵێ یا بە من ئەڵێ یا بە برادێکی کە ئەڵێ زۆر لەم برادرە سیناریۆ سازانەمان ئەمەیان توش بووە. خەڵکێکەڵێ کاکە ئەوە چیرۆکی ژیانی من یانەوە من خەونەکانم یانەوە کۆمەڵێ بابەتم لای بیکەن بە فیلم، شتێکی زۆر جوانی لێ دەرەچێت. ئەمە من داوای ئەوەم کردووە بنووسە، خۆت بینووسە، هەوڵدا گەرۆک و سیناریۆ توانیت بینووسە، هیچ نەبوو وەکو چیرۆکە وێنەیی بینووسە، هیچ نەبوو وەکو یادداشت بینووسە، کە زۆرێک لە یادداشتەکانی خەڵکانی ئەم وڵاتانە کراون بە فیلمی گیانی گەورە. یەکێک لەوانە ئەو فیلمەی کە یاریزانێکی فوتبۆڵی ئەمریکی ناوی مایکە کە ساندراپۆڵ دەوری تیابینێت، ئەوە یادداشتی ئەو خانمە بووە کە مایکی هەڵگرتوتەوە، یادداشتەکەی ئەو بووە لە وەسکارە خەڵاتی وەرگرت. کەواتە ئێمە با داوا لە بینەرەکانمان بکەین یادداشتەکانتان بنووسنەوە، ئەوانەی کە لە خەیاڵتانایە بکرێ بە فیلم بینووسنەوە، کە نووسیتانەوە لە مڵکی مێشکی خۆت دەرەچێت، ئەبێ بە مڵکی میلەت. نووسین مڵکی میلەتە، سامانیشە. بۆ نمونە ئەو هەموو ئەنفالەمان، ئەو هەموو جینۆسایدەی قوربانیانەی جینۆسایدی
شنگال یاخو هەڵەبجە یان بە درێژایی مێژوو یان ئەمانەی ئێسامان لە کۆبانی و لە ڕۆژاوا و لاموجێکمانە کە قوربانیەدەن ئەمانە ئەگەر بە هەتایە دەشتی ژیانیان بنووسایەتەوە ئێستا سەروەتێکی گەورەمان لە بابەت هەبوو بابەتەکان زیینوو بوون نەئەمردن پێت چۆنە ئێمە داوا لە بینەران وەرگرمان بکەین یاداشتەکانیان بنووسنەوە زۆر من لە قسەکان مامەژەم پیاکەسەکە بەڕاستی ئەرچی گەنجە لاوە بۆ کەسانێک کە سینناریویان لە و کەسانی کە فکرێکی ئەوان لە بۆ سینەما بۆ وەکو کەرەستێکی خاوی سینەمایی هەنە سینەما بربڕی پشتی فیلم سینناریوێت تو سینناریۆکە لای پێویستەکە بینوسیتەوە ئەگە توانای نووسینە نییە ئەتوانی بە ڕێکۆردی موبایلەکە و ڕێکۆردیکەی یا توانی فیلم سازێک ببینی بۆی باسکەی ئەگەر بگەڕێنەوە بۆ فلاش باکەکانی هەندێک لە فیلم ئەمریکیەکانێک لەو فیلمە جوانانانی فیلمی تایتانیکە کە بە فلاش باک وێنە گیراوەکە ئافرەتێکی بە ساڵا چووە کە چیرۆکی ڕووداوی تایتانیکە گەڕێتەوە لە ساڵەکانی لە کۆتایی تەمەنەکانی هەیەتی گەڕێتەوە بۆیان فلاش باکەوەکە کە فیلمێکی سینمایی و تایتانیک لایەن جێمس کامێرۆنە بەرەم بێنێکە دەنگدانەوەیکی گەورەیەوە دووبارە عرض کرێتەوە لە ساڵی 2022 ینی تۆ کاتێک هیچ چیرۆکی خۆتە گێڕیتەوە هیچ ڕووداوێکی ڕاستەقینەی خۆت هیچ شەرم مەکە ئەگەر بۆت نانووسێتەوە بە کەسە بڵێ بۆ بنووسێتەوە ئەگەر خۆش توانای ئەوە نییە کە بینوسیتەوە یان کەسێک نییە بۆت بنووسێتەوە ئەتوانی بە ڕیکۆردەری موبایلەکەت ڕیکۆردیکەی و داوا لە کەسێکی لە ئایندەیە بۆت بڵاو کاتەوە و ئەمڕۆ بڵاو کراوە زۆرە هیچ نەبێتوانین لە لاپەڕی حسابی تایبەتی خۆتە لە ئینستاگرام بێ لە فەیسبوک بێ تۆ پۆستی بکەیت و بۆ هەتا ئەمێنێتەوە خۆش نەبێت 10 کەس 50 کەس 100 کەسێک خوێنێتەوە ئەکرێ دەرێنێ ڕۆژ لە ڕۆژان ڕێلی بکەوێ بیکا بە ڕێی پشتی فیلمێک بیکا بە ڕێی پشتی چیرۆکێک وەکو سینناریویەکی بەهێز بەکاری بێنێت و فیلمێکی سەرکەوتوی لە بەرەم بێنێت جام پێم خۆشەکە سەکەوت بۆی بینەران بێزار نەبن چینە سەر بەشی دووەمی تەوەری بەرنامەکە کە کاریگەری نەرێنی سینەمای لەسەر ئەویش بابەتێکی گرنگ جێزانم حەزەکەم ئاماژەیەکی ببین تۆزە قسەی لەسەر پێ نەگەر ڕێگە بێت من پێم خۆشیانی باسی شتێکم کە زۆر وابەستەیە بە سایکۆلۆژیا وابەستەیە بەلایانی دەرونی مرۆڤەکانەوە ئێمە کاتێکە سێری ئەو کەناڵە لۆکاڵیانەکەین هەموو جۆرە فیلمێک داگرن و ئەو پەیژە سینەمانش کە هەموو جۆرە فیلمێک ترانسلیتەکەن و ژێرنووسی بۆکەن هیچێک لە گرفتەکان پێشەوەی بچمە سەر ناوەڕۆکی فیلمەکە و کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ ئەوەیە کە تەنانەت لە ژێرنووسەکەش زۆر جار هەڵا ئەەکەن ئەم هەڵانەوە ئاکات احتیمالە بینەرێک تووشی هەڵەیەکی قێزەون بێ لە ژیانە تووشی انحرافێکی ئەخلاقی ڕەوشتی ببێ بۆیە بەرپرسی یەکەم لە وەرجێڕانی ئەو فیلمە و کەسێکە ئیشی ئەو ترانسلیتێکە ئەو وەرجێڕانەکە زۆر بەرپرسەوە دومیش ئەو ماڵپەرانە بەرپرسنەوەی چ جۆرە فیلمێک وەرەگێڕن بۆیە دوور نییە ینی دەیان فیلمە بۆ کاریگەری لەسەر ڕۆژاواژە بۆ ئێمە ستایشی خەڵکی ڕۆژاوامان کرد پاتۆ زەرەخنەشیان لێ بگرین خۆ نەبێ ئەوان زۆر پێرفێکت بن لەوەی کە وەکو بینە سێرەکەن دامەر کە باسمان کرد لە بەرنامەی پێشویانی زادەی لەدایکبووی ڕۆژاوایە ئەو تاوانبارە قێزەوەنە کە ئەومە تاوانە بکوژە خوێناوی ئەنجامیاوە من نمونەیەکیانی یەکێک لەو نمونانەی کە پێڵەن کۆلۆمبین یەکێک لەو تاوانانی کە لە دوای فیلمەکانی ماتریکسەوە لە ساڵانی ڕابردووە ڕوویا لە ئەمریکا کاتێک کە خەڵکی ئەمریکا گەنجەکانی ئەمریکا تەمەنی لاوی هەرزەکارەکانم فیلمیان بینی ماتریکس چاکەتێکی درێژی لەبەرایە و ئەنواع چەکی پێ ینی دوو خوێنکار بە هەمان چەک و ڕیکۆتە درێژەکان و خۆیان کرد بە قوتابخانەیەکە 22 خوێنکاریان کوشت ئەین تەقلیدی ئەو فیلمیان کرد بۆیە لە ڕووی زانستیەوە لە ڕووی هزریەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە فیلمەکان کاریگەریان هەیە لەسەر دەرونی هەرزەکار لەسەر دەرونی بینەر بۆیە ئیشی ئەو کەناڵەیە کە پڵەسی لەسەر دابنێ و ئاگاداری باوەشداری باکەم فیلمە بۆ تەمەنی چەند ساڵە بێ و ئەگەر هەر زۆر نەشیاوە پێویست ناکەن نەساڵی لەسەر دابنێنێک پێویست وا باشترەکە داینە بەزێنی بۆیە ڕاستە و خۆ چیرۆکی فیلمەکان سینناریۆی فیلمەکان و تێکستی ناو فیلمەکان هەندێک دەرێنەر هەیە کاریگەری لەسەر دەرونی ئینسانێ ساگەکە سەگەت خۆت تێبینیت کردبێ یەکێک لە وەکتەرانانی ئەنتۆنی هۆپکینزە کاتێکە گوێی لێگریڵی لە ناو مێشکتایە هەنیڵێ ناو مێشکە کە قسە و بۆکە زۆر ئەکتەرێکی واژەیە کە کاریگەری هزری و کاریگەری ڕاستەخۆیان لە سایکۆلۆژیا و دەرونی مرۆڤێ بۆیە کاتێک کە تۆ سێری فیلمەکەی بپی تەمەنەکەی خۆ سێری فیلمەکەی و بزانی چ جۆرە ژانەرێک سێرەکەی و هەندێک چیرۆگەیە هێندە قورسە لەسەر دڵی بینەر احتیمالە ینی تووشی ڕوخانی ئەخلاقی بکات تووشی ئەوەی بکاکە ئایندەیە بیل لە کردەوەیکی خراپ کاتەوە من لێرەوە ئاماژە بانێش بم بۆی ئاسانی کەم بۆ بینەرکە مەبەسم لە مفهومی ئەم قسانە چییە ئێستا لای مناڵێک کوشتن تەنها کوشتنە لە بڵین لەوە چە نەشی نووسی بێ لە مەرحەلەی سەرەتایە ینی لە قۆناغی بنەڕەتیە وشەیەکە پێڵەن کوشتن دزی هەر وشەیەکە دزیکردن بەڵام بیرمان نەچێت لە ناو فیلمە دزی وێنێ کوشتن وێنێ سوورێ سەوت و سوورێ ینی ئەم کوشتنە کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر دەرونی مناڵ کاریگەری ڕاستە خۆی لەسەر دەرونی هەرزەکارێک و دزیکردن
و ئەو هەموو تاڵانی و دزیەکە ناو فیلمەکانە بینی لە ئەمریکا تەقلید دەکرێت لە ئەوروپا تەقلید دەکرێت وڵاتی خۆشمانە چەندین جاریانی تاوانبارێک ویستێتی ڕۆڵی پاڵەوانێک ببینێ ئەمە لێرەوە سەرنجی بینە ڕاکێشم بۆ یەکشت زۆر جار درێنەکان بە مەبەست ئەیانەوێت کەسێکی تاوانبار وا لێ بکەن وەکو پاڵەوان پیشانی بن منێکێک لە نووسینەکانم ئەوە بوو ینی شانازیکردن بە خراپەکارەوە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکانی سینەمای ئەمریکی ینی ئەگەر سێرێکی فیلمی جۆکەر بکەی بە درێژایی بەرهێنانی فیلمی جۆکەر هەستەکەی ئەم تاوانبارە کە خەڵکە کوژێ ڕوبەڕووی دەسەڵات ئەوەسێتەوە ڕوبەڕووی یاسا ئەوەسێتەوە ڕوبەڕووی یەکسانی ئەوەسێتەوە خۆی خاتە پاڵ شعبێکی چەساوەی مەزلومی ستەم لێکراو هەستەکەی تاوانەکە وای لێ هاتوانی ئەلغایە تو بەڕی لە وەسیلە نازانی لە چ کاتێکا بەکارێن بۆیە مەرج نییە کەسێک کە کاتێ پشتی فەقیر وەژارەگرێ لەسەر حەق بێ بۆیە توی بینەرە بێ زۆر وشیار بیکاتێک کە سێری فیلمەکەی فیلمێکی سیرەسێکە لەو سیرەسانێکە دەنگدانەوەی گەورەی بۆ سیرەسە ئیسپانیەیە مەنی هیست لا کاسا دی پاپێل یعنی لەناو فیلمەکە توی بینەر واو لێکە هەتا لە ئیسپانیاش لە مەدرید و لە بەرشەلۆنە ینی لەناو شاری مەدرید داخل پیان وابوو ئەم دزانە پاڵەوانن لە کاتێکا دزنەمانە دز هەر دزە ئیتر ئایا بۆ یاخی بکەی ڕەنگی بکەی ئاکتینگێکی جوان بخەیتە پاڵی کردەوەی دزیە شتێکی نەشیا و نەشیا و ناشرینە بۆ لای مناڵێک وشەی دزی تەنها دزیە ئێمە سەر قسەکانم بەڵام لە ناو فیلمەکە بیرمان نەچێت سەوت و سوورێ تاوان سەوت و سوورێ هەڵسوکەوتی ناشرین مادە هۆشبەرەکان جنێ و تەحڕوش و ئینحرافی ئەخلاقیمانە بن بە سەوت و سوورە بۆیە حتا زۆر جارە بینی مناڵ تەقلیدی ئەلکحولەکات ینی مادە ئەو خواردنەوە کحولیانە کە ئەخورێنەوە لە فیلمەکانە زۆر جار هەرزەکارێکە بینی تەقلیدی جگەرە کێشان و زۆر شتی کەش کە لەو بابەتانێکە بینی تەقلید دەکرێت لە وڵاتانی کەش ینی باماشەوەم دەردایە بۆیە سینەما دوو جانبی هەیە جانبێکی باش جانبێکی خراپ بۆیە دەرهێنەر فیلمساز ئەبێ ڕەچای ئەم وردەکاریانە بکە بۆیە ئەڵم بڕن بۆ سێری فیلم ینی ئیشی تۆی بینەرە بڕۆی بۆ سێری فیلم بۆی باش و خراپ لە یەک جاکەیتەوە بتوانی یەک دەمبوزدا بنی لەسەر ئەو هەڵانەی کە هەیە لە سیناریۆی فیلمەکەیە بەڵێ من هاوڕاتم لەو مەسلەیە کاک خۆشناوجان من خۆم لێرە لە ئەمریکا ئاژێم و بەرکەوتم هەمووە لەگەڵ ئەو توێژەی کۆمەلگا بە تایبەت لە ناو گەنجەکانە زۆربەی جارەی بینم سێرەکەم تووشی ئەوە بنەوە حەزیان بەو لاسایکردنەوانەیە لە ئەنجامی چی سێرەکەم کاتێکیان دوێنم سێرەکەم سەیری ئەو جۆرە فیلمانەیان کردووە کەواتە ئێمە بێ بڵین فیلمساز کاتێک کە فیلمەکات ئەمە ئەمریکیەکان وایە من ئەمە لەگەڵ تام هاوڕاتم و ئەوە هەڵەیەکی گەورەشەوە لە ئەمریکا شۆکو ڕەخنەگران و کۆمەڵێک لە فیلمسازانی ئەمریکیش ئەوانش بۆ چوونیان لەسەر ئەوە هەیە کابێ ئاگایان لەوە بێ ڕەچاویەوە بکەن بەڵام ئێمە ئینەکەمان پەیامەکەمان بۆ فیلمسازی کووردە ئەبێ ئاگامان لە کاردانەوە بێت کاتێک کە دزیەک پێشانە دەین کاتێک کە کوشتنێک پێشانە دەین ئەبێ چەند کاردانەوەی لایەنە دەرونیەکە لە لای وەرگر دروست دەکات و ئەبێتە کارێکی نەرێنی ئەمە بە زۆر هوشیار بین ئەجینا خۆفیلم ناتوانانی بەبێ کوشتن و بەبێ دزی و بەبێ ئەو مەشاکیلانە ئەو کێشانی کە هەیە لە ناو کۆمەلگایە تۆ فیلمەکە دروستکەی خۆمە زمانی حزبی بەعس نییە حزبی بەعس کاک خۆشناوجان من بەرهەمێکم لەسەرەوە ڕەفزکراوە باسی خوێنی تیا بووە بەڵێ باسی خوێن باشە قەیناکە عنی نیکەم قەرەجمان لە نەوەتوێ کرد خۆمان کوردمان کاتی خۆی وتیان نابێ قەرەج بکرێ لە تەلەڤزۆنی کەرکوب لەبەرەوەی کوشتنی تایە باشە تۆ قەرەج ئەگەر کوشتنەکەی تیان نەبێ و غیرەکەی تیان نەبێ و ئەوانەی تیان نەبێ ئیتر بابەتەکە بابەتی منیش نییە هی پۆشکینە ئیتر چی ئەمێنێتەوە اینجا بۆیە ئەبێ ئاگامان لە کاردانەوەکەی بێت ئەگەر هات و چیرۆکەکە سیناریۆکە چەند جوان بوو لە کاتی دەرهێنانە ئاگامان لەو چەمکە بێت کۆمەلگا بەرە و نەریتێکی نەرێنی نەبات ئەمە یەکێکە لە کێشەکەم کاک خۆشناوجان بە هەندێک هینمانەیە بۆ چوونێکی کەی تریفەخانمانەیەڵێ بە باوەڕی ئێوە ئەو ڕەوتە باوەی لە ناو کۆمەلگای باشووری کوردستانە هەیە کە درامایەک یان فیلمێکی کوردی دادەبەزێرێ دەست دەکەن بە ڕخنەی شکێنەر لە ئەکتەر و دەرهێنەر و فلیمسازەکان بەگشتی واتە ڕخنە لە پێناوی ڕخنە ئایا سەرباری هەموو کەم و کوڕیەکان فیلم و دراما کوردیەکان باشتر نییە لەو دراما تورکیانەی کە بەشێکن لە شەڕی تایبەت و داگیرکەری چاند و کەلتوری کوردی
بەدڵنیایی چۆن ینی خراپترین فیلمی کوردی باشتر لە فیلمی تورکی باشتر لە فیلمی بیانی وتابەتی فیلمی تورکیانی هەر بە ئەنقەس ینی بۆ تێکدانی کۆمەلگا بۆ تێکدانی خێزانەوە پرێتی لە خراپات ینی من لە بەرنامەی پێش و باسم کرد ینی سینناریۆی فیلمی تورکی من بەڕاستی پێم شەرمە باسی کەم ینی زۆر مناڵانەیە زۆر هەرزەکارانەیە زۆر بێمانایە بێمانە ینی لە فیلمی ینی سینناریۆی فیلمی تورکی من چونکە شڕۆڤە سازم ئەبێ سێری هەموو جۆرە فیلمێ بکەم و درامای بکەم بۆی بتوانم ڕخنەی لێ بگرم بتوانم باسی بکەم نەڵەن تۆ نەتدیوە ینی باوەڕکە من 20 حلقەی درامایکی تورکیم سێر کردنا بۆی بزانم درامای تورکی بنەماکەی چی یاری بناغی بڕبڕی پشتی ئەم درامایە چیە ناو سینناریۆکەی باوەڕکە ینی کاسە دۆت پێکەنین ماات بەجددیانی کوڕێک لەگەڵ 15 ژنا بوو ینی لە ماوەی 30 حلقە 15 ژنی گۆڕی وە ژنەکە 12 پیاوی گۆڕی و حیوارەکان زۆر ینی زۆر ناڵم سادە بوون زۆر بێمانە بوو ینی حیواری زۆر بێمانە زۆر کورچ و کاڵ بێناوەڕۆک وەکو گوێزی پوچیانی هیچ پەیامێکی هەڵ نەگرتەوە فیلم ئەبێ پەیامی پێبێت کاتێککە تۆڵی ژانەری ترسناک ژانەریان فیلمە چیانی ترسە خاتە دڵی بینەر کاتەڵی ژانەری درامیانە بێ هێڵێکی درامی چڕ بڕوان فیلمە کاتێکەڵی ژانەری ئەکشنە بێت جوڵی تیاابێ کاتێکەڵی فیلمی تورکی درامای تورکی هیچ ژانەرە لە خۆ ناگرێت نە کۆمیدیایە نە کۆمەڵایەتیە نە سیاسی هیچ نییە هیچ یانی نەمێژوونەی تەنا ئەوەیە کات کوشتنە و تحریکردنی هەرزەکارە تحریکردنی کچ و کوڕی وڵاتیەوە مۆدلە مۆدل ینی فۆکسێکی زۆر جەخت کراوەتەوە لەسەر مۆدلی جلو بەرگ و خەنەفە و دیکۆری ماڵ و هەڵس و کەوتی ژیان کار خۆشناوجان من تەواو هاوڕاتم لە مەسەلەی سینەمای تورکی کە فیلمی تورکی درامای تورکی بەگشتی ئەو کێشانەیان هەیە و لەگەڵ ئەوەشە بۆ ڕوخانی میلەتانی ترە وێرانکردنی میلەتانی ترە ئەوەش کێشەیە چکەی گەورەیانە کاک خۆشناوجان یعنی ئێمە ئەگەر بێت و سەیری دراما تورکیەکان بکەین بەگشتی ئەبینین یعنی میلەتیان دابڕانوە لەوەی کە با بڵێن میلەتانی تر بوونیان هەبێت نەک هەر بوونیان هەبێت بەڵکو میلەتانی تر بە چێوی ئەزانن میلەتانی تر بە قەرزارباری میلەتی تورکی ئەزانن و میلەتی تورکی ئەکەن بە سەردەستەی هەموو میلەتانی تر ئەمە یەکێکە لە کێشەکانە بێ زۆر بە وشیاری بی و هەروەها کار خۆشناو هەر مەسەلە لە سینەمای تورکیا نییە لە سینەمای ئێرانیشە ئێمە هەمان کێشەمان بینیوەتەوە بۆ نمونە لە سینەمای ئێرانیشە گەلێ جارە بینین ئەوەنەی ستایشی دەستگای پۆلیس و ئەو دەستگایانە ئەکرێ کە سەر بە دەوڵەتن کە چەند لە خزمەتی میلەتان کە لە کاتێک شاوانی ئێمە ڕۆژانە بینین چەندێ خەڵک لە میلەتی کوردی ئێمە کوژرێ هەر لەم ڕۆژانە کچێکمان گەشت مردەکرا ئەگەر ئەو کچە من نازانم وڵی ئێستا بڵێم کورد بوویان نا لەوەشە کوردیش نەبێت کێشە نییە بەڵام کچێکە ئەی بۆ کچێک حەزی لەوە نەبێت ئەو لە چکەلا بەرێت و بەو قژەی خۆی و بۆ جوانی کە هەر بە باوەڕی ئەوان کە خوا پێی بەخشیوە حەزی لێ خۆی وا جوان کات یعنی مە حەزیێتی و حەزێکی شەرعیەتی شتێکی ناشرینیشی نییە ئەی بۆ لەوەش دای بڕی یعنی بڵێ ئەم کۆمەلگایە با بڵێم ئێمەی فیلم سازانی کورد وە تەلەڤیزۆنەکانمانە بێت زۆر ئاگادار بنەوەی کە میلەتمان بەرەو ئەو تەنگە گژەیان بەرەو ئەو تەیارە جیهانگیریەی سینەمای ئێران و سینەمای تورکی و یان سینەمای هەنیە لە وڵاتانی ئەمریکای لاتینیش باشووری شەوانی شەو کێشانیانەیە بەس بۆ پارە پیاکردن و بازار و زیادکردنی هەژمونی خۆیانە خۆی لەم دە 15 ساڵی پێش و لەم دەی پێشووە زیاتر ئەم گۆڕانکاریانە ڕوویە لە بواری سینەما لە جیهانانە ئەگەر ئێمە بین قسە لەسەر هەژمونی سینەما بکەین و بازت دەسەڵات و سینەما بکەین منێک لەو بابەتانەی کە دامنا بۆ قسەی لەسەرتەم هەرچەندە ئەمە یەک تەوەری تایبەتە ینی یەک بەرنامەی تایبەتێوێ ئێستا بۆ نمونەگە من هۆلیوود بەنمونە بێنمەوە تا 10 ساڵە لەمەوە پێش 20 ساڵە لەمەوە پێش ینی سینەمای ئەمریکی سێری حربی ڤێتنام تەکرد سێری جەنگی جیهانی یەکەم و دووەم تەکرد سێری هەموو حربانەی کە ڕوویانیا بوو ینی ئەو جنگانەی کە لە بینی یابان و ئەمریکا ڕویابلێن یان هەژمونی ئەمریکی سیاسەتی ئەمریکی و چەکی ئەمریکی و سیاسەتی ئەمریکی ینی هەژمونێکی پیشانەیە سینەمای ئەمریکی و پارەشی بۆ تەرخانەکە وەزارەتی خارجی ئەمریکانی پارێکی زۆر FBI CIA تەرخانەکە بۆی کە فیلمە سینەماکان دەرێنەکان کارێ بکەن کە ئەمریکا وێنەیەکی زەبەلاح پیشانی جیهان با بەڵام لەم 10 ساڵی پێشوە بە حکمی زۆری کۆمپانیاکان
کۆمپانیا ئەهلیەکانی بەرهێمێنانی فیلم و مونتیژەکان ینی ئەمە ڕەویەوە ینی سە بۆ نمونەگە من ئاماژە بم بە 2 فیلمی زۆر جوان کە باسی چیەکە باسی بێوەفایی و سپڵەیی سوپای ئەمریکیەکە کە یەکیان کۆڤینانتە یەکیان قەندەهارە هەردووکی فیلمەکان تازەن پێم وایە زۆربەی بینەران بینیویانە یعنی ئەمریکا لە دوای بەجێشتنی ئەفغانستانە هەموو متەرجمەی بەجێش هەمووی کوژرا هەمووی خۆی و ماڵ و مناڵە لە ناوچوو ئەو هەموو پارە سەرفرا لە وڵاتەیە بەڵام دەرێنەری ئەمریکی چاوی نەپۆشیەوە هاتووی کا بە فیلم لە فیلمی قەندەهار ئاپشانتەیە لە فیلمی کۆڤینانت ئاپشانتەیە بۆیە کاتێککە سێری سینەمای جیانەکەی سینەمای هەموو جیان وایە هەژمونی خۆی سەپێنێت ینی سینەمای تورکیە پێتەڵێ من سینەمای من سینەمایشی مۆدرنە لە هەمان کاشە سینەمایکی نەتەوەیە نەتەوەی من ڕەسەنترین نەتەوەیە وە لە تۆش نەتەوەی ترە ئێمە بۆیە باسی غیابی سینەماکە من سینەما گرنگە ئالەم سۆنگەوەیە ئەمە بەشێکی گەورەی خەمەکانمانە بەشێکی گەورەی ئەوەیە کە لە دڵی منایە کە لە خاڵدانی منایە ینی کە ئێمە سینەمای کوردیمان هێندە لاواز بێت و سینەمامان لەم ئاستە نەتوانێت تەتەورکە و هەنگاو بەرەو پێشەوە بنێ ینی خەمەنەتەوەیەتەکانمان چی لێکەین خەمی زمان چی لێکەین خەمی ئەو خەمانەی کە هەموو شتەکانی کە پێوەستن بە ژیانانی خەمی کللتور و کەڵچەر و وەجلوبەرگ و من ئاینتەنانە حەزم نەکرد چڕێکەمەوە تۆ ئەگەر فیلم هەبواە ئێستا زانی 100 ساڵەمەوە 90 ساڵ 60 ساڵەمەوە پێش کورد چی لەبەر کردێ جلوبەرگە زین جلوبەرگەکانیشمان فەوتاگارسەکە ینی جلوبەرگی کوردی کوانی لە فیلمەکە تۆمار نەکراوە مەگەر لە شیفی بەریتانیا ناو بەناو دقەیە دوو خولەک شتێکی وا هەبوو بێ بۆیە فیلمی کوردی ئەساسە و بنەڕەتی پێشکەوتنی کۆمەلگایە و بەشێکی گەورەی لە سەقافەی کوردی بەشێکی گەورەیە بێ لە ئایندەی کوردستان بۆیە لایانی پەندیدار و فیلم سازەکانە بێ گرنگی بە فیلم بن و نابێ بەم کرچوکاڵیە بەم خەمساردیە 3-4 ساڵ جارێ فیلمێک بەرەم بێنن ئێمە ڕۆژانە بینین بە سەدان سەعات فیلم لە ناو نێتفلیکسا بەرەمێنێ بەس تەنها نێتفلیکس کە یەک ئەپە سینەمایەکی گیرفانە من ناوە سینەمای گیرفان تۆ ئەتەوێ منافەسی نێتفلیکسکەی ئەتەوێ منافەسی فیلمی تورکی بکەیان فیلمی ئێرانی بکەی کە ڕۆژانە 10 سەعات بەرەمێنرێ لە دراما و لە فیلم بۆیە پێویستی بە کەرەستەی خاوە پێویستی بە ئەکتەری زیاترێ پێویستی بە دەرێنەر و فیلم سازی بەتوانە هەیە پێویستی بە فەزایەکی کراوە هەیە کە گەنجەکان بوێرانە بوێرن سیناریۆکانی خۆیان پێشکەشی دەرهێنەرەکان بکەن پێشکەشی فیلم سازەکان بکەن و بتوانن بینوسنەوە بتوانن بڵێن ئێمەش بەشێکین لەو هونەرە بەشێکین لە سینەمای کوردی بەشێکین لە چیرۆکی کوردی حەزەکەین ئێمەش سینەمامانە بێ حەزەکەین ئێمەش خەیاڵدانی خۆمانەوەی لە ئایدیامانایە لە بیر و هزرمانە هەیە و لە تەمەنمان کە گوزەشت بۆ ڕۆشتووە بکەین بە فیلم ئەرشیفیکەین بەڵێ کا خۆشناوجان من تەواو هاوڕاتم لەوە بەڵام چەمچێکەیە حەزەکەمەر ئیزافەیەک بۆ قسەکەی تۆ زیادکردنێک یان بەهێزکردنێکی قسەکەی بەڕێزدان ئێمە لەم زەمانەیە ئێستا بینین کۆمەڵی بانخوازمانەیە ئەمە ڕێزم بۆ بانخوازەکان بۆ ئەوانەی کە لە خزمەتی میلەتان لە خزمەتی میلەتی کوردان بە جیاوازی بیرروڕاوە من کێشەی بیرروڕام نییە لەگەڵیانە بەڵام مەبینی سێرەکەی زۆر هێرشێکی نابەجی ئەکرێتە سەر سینەما و ڕۆشنگەری و وشیارگەری و بواری پەروەردە لە کاتێکە هەمان بانخوازە بینین زۆر پشتیوانی لە ئەردۆگانەکات ئەمە من مەسەلەکە سیاسی نییە با بەلای سیاسیە نایبم سێرەکەی کاگاتە سەر کێشەیەک ئەوەی ئەردۆگان ئەیکات بەرامبەر بە میلەتی کورد ئەم لێ بێدەنگە بەڵام ئەو ئەردۆگانەی کە ئەم بە پێغەمبەری خۆی دانێت بە خەلیفەی خۆی دانێت ئەو ئەردۆگانە دێت دامی سینەمای تورکی ئەکات بە هەموو ڕەوشتە ناشرینەکانیشەوە بۆ ئەردۆگان ئەوێ چەند لەشکرەکەیان بەهێزە ئەوێ ئەوەنە هەوڵدات لە ڕێی سینەماوە هەژمونی خۆی بە هەموو دنیاە بڵاو کاتەوە کەواتە مەسەلەکە دین نییە ئێمە بێ ئاگامان لەوە بێ ئەردۆگان پشت بە دین نابەستێت پشت بەوە بەستێ بە سیاست چی بکات بۆیە سینەمای لە ناو نەبردووە ئێستام ئەم بانخوازانەی ئێمە ئەیانەوە سینەما و ڕۆشنگەری و هەتا قوتابخانەکان دابخرێت یەکێک مەلایەکە لەم ڕۆژانە من شتێکیم جۆ لێ بووە ئەڵێ تۆ دوعا مناڵەکەت با بوێ بە دکتۆریش لەو دنیا لە بەهەش لای خوا هیچی سپادەی نییە بڕۆ قورعانی فێرکە یعنی واز لە پەروەردە بێنە باشە ئەمە بانخوازێک واڵێ لە هەمان کات ئەمان بانخواز پشتگیری ئەردۆگانەکات ئێردۆگانیشەوەتانی پشتگیری سینەمای تورکیەکە خۆی ئەوە لە ئاستی لە نزمی ئاسی ڕۆشنبیریەتی ینی کاکسەکەوت با من یەک ئاماژەبم بە شتێ زۆر گرنگە ئەگەر ئەو تاربێژە ئەو بانخوازە شارەزای مێژوو بێت و سێرێکی پانتایی هوەری سینەما بکات و سێری دراما بکات
دڵنیا بە پشیمانە بێتەوە لەو بۆچوونی بۆ چووکە سینەما بەشێکی گەورەیە لە بانخوازیش باشە ینی چ وتارێگەی لە دنیاە لەوەتی ینی ئاین هەیە ئایدۆلۆژیا هەیە هیچ وتارێک توانیوێتی بەقەدەر فیلمی ڕیسالە پەیام ینی فیلمی ڕیسالە کاریگەری هەبێت لەسەر هزری گەنج و کۆمەلگا هیچ کتێبێک و هیچ وتاربێژێک توانیوێتی ژیانی ئیمامی عومەر و زنجیرەی ئیمامی عومەر پیشانی بینەر و خێزان بدات بۆیە لە ئاستی نزمی و شیاری خۆی تێگینا سینەما و هونەر بەشێکی گەورەی لە بانخوازی بەشێکی گەورەی لە چالاکی بانخوازەکان و لە چالاکی ئاینی بۆیە کاتێک کە تۆی زنجیرەیەک بەرەمێنی زنجیرەی ژیانی یارانی ئەشکەوت ینی من بۆ خۆم بینیومە یەکێکە لە زنجیرە دراما ئێرانیەکان کە کاریگەریەکی ڕۆحی هەیە بۆ مرۆڤیانی کاریگەریی زۆر ڕۆحی گەورەیە و یوزارسیف و مەریەم و زۆر نەو زنجیرانێکانی ئەمانە پێتەڵێ کەم بانخوازە بێ ئاگای لە دنیای هونەر بێ ئاگای لە دنیای ڕۆشنگەری ئەجینا بە هیچ شێوەیە ئەو بۆچوونی نابێت پێچوانەوە ئەسەن هونەر بەشێکی گەورەیە بێت لە سەقافەیە و بەشێکی گەورەیە بێت لە بانخوازی ئەو واقع و لە وتارەکانی و لە مینبەرەکەیەوە ئیدعایەوە بکا کە سینەما زیاتر بەرەو پێش بڕابووی مێژوو ئەرشیف کرێ بۆ ئەوەی وەک باسمان کرد کە ئەوەی لە دنیاە هەیە ئەوەی کە کورد هەیەی لە مێژوو لە هەموو شتێکەکەمەی بکرێ بە ئەرشیف وەکو چۆن مۆزەخانەیەگەیە ئەوە پێویستە تۆ سینەما دەبێت وەکو چۆن کتێبخانەگەی پێویستەکە کە تۆش سینەما دەبێت فیلمی کوالیتی و باشە هەبێ بۆیە لە بێ ئاگایی خۆیەتی بێگومان گاسەکەوتوە من حەزەکەم ئاماژە بەشتەی کەش بم کە سینەما کاریگەریی گەورەی هەیە لەسەر پەروەردەیتان ینی سینەما تاک ئاراستەیەەکە و خێزان ئاراستەیەەکە ینی تۆ بتەوێنێتەوە ئێستا خوێندن کاڵ بووەتەوە لە کوردستان ینی لای زۆربەی زۆری هەرزەکار و تەمەنی لاوی و مناڵ ینی هیوایەک نەماوە بۆ خوێندن چونکە ئایندەی خوێندکارەکانەوە یەکەی بینی لە کوردستان ئایا سینەما ناتوانێت کاریگەری لەما دروست بکە ناتوانێت ئاراستە پێچوانێ بیرکردنەوەیە پێچەوانە کاتەوە لە لای خوێندکار بەڵێ توانێت بۆیە درامای کوردی توانێت ڕۆڵە ببینێ فیلمی کوردی توانێت ڕۆڵە ببینێەوە دەرێنەکانە بێت لە خەمی ئەوەیە بن کە نەوەکانی ئایندە واز لە خوێندن نێن و گرنگی بە خوێندن من چونکە تۆ دابمەزێدا نەمەزرەی خوێندن هەر یەکێکە لە بڕبڕەکانی پشتی مرۆڤایەتی تۆ بۆیە کاتێک کە تۆ نەخوێنەواری دژمن بە ئاسانی پێتەوێت دژمن بە ئاسانی توانێت هەموو شتێک لێبسەنێت هەموو شتێک تەنانەت مورکی نەتەوایەتیشی لێبسەنێت کاتێکە نەخوێناری بۆیە کاتێک کە منم قسانەکە هەمیشە قەڵەمەکەی ئیسماعیل بێشکچیم بیرەکەوێتەوە پێنووسە زێڕینەکانی کوردم بیرەکەوێتەوە شاعریی گەورەیەک و مەحوین بیرەکەوێتەوە کە هیچی کەمتر نیە لە شاعیرەکانی کەی دنیا ینی من یەک ئەسەتی گەورەی کە لەوانە بەڕاستی کاکسەکەوت ینی لە غیابی سینەمای کوردی تووسێکە ژیاننامەی شاعریی گەورەی وەکو مەحوی وەکو قانع وەکو نالی ینی هیچ شێوانە نەکراون بە دوو حلقەی درامایەکیش نەکراون بە سەعاتێکی فیلمێکیش لە کاتێکان مەحوی هیچی کەمتر نەبوو لە حافظ بە چەندین زمان شعری نووسیوە بەڵام بڕۆ سێرکەوان چیان کردووە ینی بزانە سێکە سەقافەی فارسی فەرهەنگی فارسی مێژووی فارسیەوان چۆن توانیوانە بیکەن بە گۆرانی بیکەن بە ئاواز بیکەن بە تحفەیەکی فەرنی بیکەن بە سینەما بیکەن بە دەیان شتی لێ دروست بکەن بەڵام ئێمە لە کاتێکە دەسەڵاتێکی ئیسلامیشە بەڵێ دەسەڵاتێکی داخراویشە بەڵام ئەوان ئاسی ڕۆشنبیریانەوە بەرزە و گەنجەکانیان ئەوەندە زۆرن لە باری ڕۆشنگەریانی بە هیچ شتێک کۆنترۆڵ ناکرێتوانن هەموو شتێکی خۆیان بکەن و شەجەرانێکێکە لە ڕموزە جوانەکانی ئێران کە لە بەری خەڵکا بوو هەتا مرد ینی و آخر فیلمی بەڵگەنامەی لەم دوایە لە BBC دابەزی دەنگی خۆڵ و خاشاک باوەڕکە کە سێرم کرد خمێز لە چاو ماتە خوارەوە گارسەکەوت باوەڕکەیانی ئەو پیاوانە ئەوەنە خەمی خەڵکی هەژاری بووە خەڵکی خەمی گەلانی ئێرانی بووە ینی مناڵێکی سەرجادە نەخوێندەوارێک کەسێکی هەژاری و کرێکی شەجران لە خەمیا بۆتان بردوو وایچێک بوو لەو کەسانی کە بەدەسەڵاتی ود ناتامرد بۆیە ئێمە پێویستیمان بە سینەمایە پێویستیمان بەم چیرۆکانە هەیە کە لە کورسانی خۆمان هەیە و پێویستیمان بەم قارەمان و ئەم خامە ڕەنجینانەی مێژوویە بیانکەین بە فیلم ئەرشیفیانکەین بیانکەین بە سەوت و سوورە ئەگەر جیمس کامێرۆن نەبوایە تایتانیک نەبووە کەس ئەو کتێبەی نەزانی چی ئێستا پێتەڵم یانی لە ئەوروپاش دڵنیا بەگا سەرکەوت زۆربەی خەڵکی ئەوروپا نازانین تایتانیک چییە بەڵام سینەما هات تایتانیکی بردە هەموو ماڵەکەەوە جیمس کامێرۆن هات کتێبێک کە تۆزی لێ نیشت بوو بردی هەموو ماڵەکەەوە کردی بە فیلمێکی نەمر کە من و تۆش ئێساش حەزەکەی سێریکەینەوە زۆر سادەشیانی فیلمێکی زۆر سادەیە بەڵام ناوەڕێکی چڕی فیلمەکەەوە کاریگەری حیوارەکان واکە کە تۆی بینەر نەپشڕی لە ڕووداوەکانە تا کۆتایی فیلمەکە بەڵێ کاک خۆشناوجان بە ئەم بۆ چوونەی ئارەزووخانش ئارەزوو ئیبراهیم مەڵێ سڵاو و ڕێز لە ئێستادا سینەما لاساییکەرەوەی ژیانە یاخود ژیان لاساییکەرەوەی سینەما ئەکاتەوە ئەمە پرسیارە هەردووکیان تەواوە هەردووکی تەواوە ژیانی لاسایی سینەماگات و سینەماش لاسایی ژیانەکاتەوە تەواوکە یەکترین ئێمە باسی سینەما و خەڵکەکەین کاتێک باس تەمان کە باسی سینەما و خەڵکەکەین باسی سینەمای مۆدێرنەکەین ئێمە ئەنیگا سەرکەوت بیرمانە چی بینەرە بێ ئاگای لەوە بێ ئێمەڵێن سینەمای مۆدێرن ڕەندانەوەی کۆمەلگایە و کۆمەلگای
تێگەشت و خاوەن فەرهەنگ خاوەن هزر خاوەن ڕۆشنگەری ڕنگدانەوەی سینەماکەیەتی وەکو ئەو کۆمەگانی کە بنمونەیە نامانەوە لە بابەتەکەم شەومانە بۆیە تەواوکەری یەکترینە دوکیان وەکو ئەم دوو دەسە وایە پێکەوە بینەر و سینەماگەر بینەر نەبێ سینەما نابێ و سینەماش نەبێ بینەر نابێ ینی بەڕاستی بۆیە تۆ بێ فیلمی باشە هەبێ بۆی کە بینەر ڕاکێشی بۆ سینەماکان و بێ پلانە هەبێ و بێ ینی زمینە سازی بکەی بۆی کە خەڵک بێت سەیری فیلمکە بەشێکی پێویستە بەدەسەڵات بەشێکی بە فیلم ساز بەشێکیشی پێویستە بە ڕۆشنگەری خەڵکەوە بۆیە کە تۆ ناخوێنیتەوە بێگومان ناگەی بە ناوەڕۆکی فیلم و نازانی کاریگەری فیلم چێ وەکو بانخوازی کە باسمان کرد کە ئەو پێی وایە ینی فیلم زیادەی لە کاتێکا فیلم بەشێکی گەورەیە لە ئەرکی ئەو لە ئیشی ئەو ئیشەکە ئاسانەکە بەڵێ لینا خانەڵێ لینا سیروانەڵێ بینەر بۆ فیلم دروست بکرێت یان فیلم بۆ بینەر دروست بکرێت ئەمە گەڕێنەوە بۆ هەمان تیۆری پێشوو ئێمە بێ فیلم دروستکەین کە بینەر ڕاکێشێ بەڵام چۆن ئەبێ زمینی سازی بۆ بکەین ئێمە بێ کەناڵمان هەبێ فیلمەکان نمایشکە ئەگەر بۆ سینەماژ نەڕوا خەڵک لەمان کاتیشا پێویستیمان بەوە هەیە کە بینەرانێکمان هەبێت ئەوەندە ئاسی ڕۆشنبیریان بەرز بێت کە سەیری فیلم بکەن ئێمە باسی مناڵمان گەری مناڵ من جاری پێشووی لە بەرنامەکەمان باسم کردیانی هەندێک خەڵک ینی بە دوو تێڕوانی نەبوو لەسەر قسانم ینی ئێستش لە کۆڵانەکانی شارێکی وەکو سنەیە وەکو بۆکانە ینی شانۆگەری هەیە شانۆ بەشێکی چڕکراوەی فیلمە درامایە یعنی تۆ سێر کە شکسپیر تەنها لەسەر ستێجێک لەسەر تەختێک نمایش کراوە شانۆگەرەکانی شکسپیر بەڵام ئەلپاچینۆ و دەرێنەر ئەمریکیەکان هاتن چەندین ڕنگ و بەرجیان کرد بەسەر چیرۆکەکانی شکسپیرە چیرۆکانی شکسپیر وای لە یادیانی من و تۆش سێریەکەی لە جوولەکەکەەوە کە ئەلپاچینۆ ڕۆڵە بینێتە ئاگا بە فیلمەکانی کەش وایان کرد لە شکسپیر ئەوەندە گەورە بوو ئەلپاچینۆ بڵێ من وا هەستەکەم کارکتەری شکسپیر خۆیم کاتێ لەسەر ستێج نمایشەکەم یان لە فیلمەکە ڕۆڵەکە بینم کە تێکستێکی ئەوەڵێمەوە بۆیە ئەرچی ئێمەشەکە مناڵ فێرکەین چیرۆک بخوێنێتەوە سێری فیلم کە حەزی لە فیلم بێ وەکوی کە کاسەرکەوت باسی کرد کە بە مۆبایلەکەی دەسی بە ئایپۆدەکەی دەسی سێری ئەو شتانە بکە سێری کورتە فیلم کا بۆی فێر بێت بەڵێ کا خۆشناکجام چەمکێکی کە هەیە دایالۆگ لە نێوانی سینەما سیناریۆ فیلمساز و بینەر گرنگی دایالۆگ تا چەنە و چۆن ئێمە بایەخی پێ بدەین ئەمەیان شتێکە وابزانم زۆر زەرورە باسی لێەوە بکەین کا خۆشناوجان گوێم لێتە گاسەکەەوە لێرە کارەبای تر ئەم وڵاتێ وایە جاژێ بەدەنگ لەگەڵمانابە شاشەکارمانەوە تاریکە بێت لێرە مشی لە نێ بەدەنگ لەگەڵمانابە تا کاتێکە بەڵێ بێگومان دایالۆگ بەشێکی گەورەیە لە سینەما بەشێکی گەورەیە ئەمە گەر باسی حیوار بکەین لە ناو فیلمان باسی دایالۆگ بکەین لە نێوان فیلمساز و ئەکتەرا ینی هەردووکی تەواوکەری یەکترین ئەگەر لە دەرەوەی سینەما قسە بکەین هەر ژیانی ئاسایی خەڵک خۆی دایالۆگە کاسەکەوت ینی بە خەڵکی ئاسایی ئەوە بزانێت تۆ کاتێکە خوێنکاری لە زانکۆیەک لە قوتابخانەیەک لە ناوەندیەوە کە دەست پێکات تا چیتە زانکۆ ئەمانی کە ڕۆژانە تۆی بینی لەگەڵ هاوڕەکانتە لەگەڵ ئەو کچانەی ڕەفیق لەگەڵ ئەو کوڕانەی ڕەفیق یان لەگەڵ هاوڕەکانی ناو بازار و کاتەکان یان لە ناو ماڵە لەیان کە سوکارە لەیان دایک و باوک و مناڵە لەیان خوشک و برای ئەمان هەمووی دایالۆگن ینی دەرێنەریە چیەکات ئەچێتە ناو چڕیەم دایالۆگانەوە حیوار دروستەکە بۆ فیلمەکان ئەمانە بەشێکی گەورن لە سینەما بەشی گەورن لە دراما بۆیە من زۆر کاتێک کە ڕخنە لە درامای کوردی ئەگرم فیلم نا درامای کوردی هەستەکەم پچڕانێکی گەورە هەیە لە نێوان دایالۆجی دەرەوەی دراما و ناو دراما بۆ ئێمە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر بینەر کاریگەریەکی ئەو توی هەیە کە بینەری تر بپچڕێ لەگەڵ دراماکەیەوە بتۆرێ لە درامای کوردی و ئەگەر جوانترین تایتڵی هەبێ جوانترین وێنەگرتنی هەبێ و حیواری باشی جیابێ ینی دوای یەک دوو ئیپیسۆدی یەکەم حەڵقەی یەکەم بکشێتەوە سێری و درامایەنەکە بۆیە دایالۆگە بێن لە واقعەوە نزیک بێ لە حەقیقەتەوە نزیک بێ کاتێککە تۆ ئێستا بۆن ئەگەر سێرێکی گادفادر بکەین یان سێرێکی فیلمی درایڤەر بکەین تاکسی درایڤەر ینی ئەوەی ڕۆبەرت دینیرۆ ینی حیوارەکان ئاستێکی زۆر بەرزان و فیلمی گادفادر بە هەمان شێوە هەست ناکەی تۆ لە ناو فیلمای یعنی ئەمە وەکو ناقیدێکی سینەمای ئەڵەم هەستەکەی لە ناو واقعی هەستەکەی لە ناو حەقیقەتی ژیانی ئەو باندانای کە ئەوی شانەیەکەن لە ناو ئەو فیلمەیە هەستەکەی لەگەڵ ئیتالیەکان دانیشتووە هەستەکەی لەگەڵ خۆیان کۆرلیۆنیا خۆیان دانیشتووی هەستەکەی ئەلپاچینۆ ئەکتەر نیە هەستەکەی حەقیقەتە پیشانی تۆیە کاتە سێری فیلمی فاڵدەی ئەنتۆنی هۆپکینزەکەی یا سێری فیلمی هانیباڵەکەی ترسە چێتە گیانە سێری درامایەکی وەکو وێسوۆڵدەکەی هەستەکەی گیانێک دروست کراوە نزیکە لە واقعەوە هەستەکەی لە ئایندە لەوەی ئەم ساینس فیکشن ئەم خیاڵە زانستێ ببێ بەڕاستی بۆیە
کاتێککە دایالۆگ نزیکە لە ڕاستیەوە نزیکە لە واقعەوە بینەر زیاتر چێژ لە فیلمەکە بینێ زیاترش ناو کەشی درامی و کەشی چڕی دایالۆگەکانی ناو فیلمەکە بە پێچوانەیەکە لە فیلمی خۆمانایی بینیت کە لە درامای خۆمانە زۆر جای بینی کرچ و کاڵیەکەیە و ئەم ڕخنانەش بەجێن ینی دروستکردن بنیادنەر نەبێ ئەبێ ئەکتەری کوردی فیلمسازی کوردی پێی تووڕە نەبێ پێی قەڵز نەبێ کاتێکڵێن ئەو حیوارە لەوێ کە کرابوو حیوارێکی کرچ و کاڵ بوو مەبەستەوە نیە مە فیلمەکە ڕەفسکەین ئەو حیوارە کرچ و کاڵ بوو بۆ جارێکە هەوڵ بە حیواری لەو شێوە ئەوە تەقلیدی و کۆن و بێبنەما و بێمانە کرچ و کاڵ لەناو فیلمەکەدا وجودی نەبێتە بینەر زیاتر ئاشنا بێ بۆی کە تۆ لەناو چڕەیەکی درامی جوانی چیرۆکەکەی و دایالۆگەکان نزیکن لە حەقیقەتەوە و شوێنەکە و دەنگ و هەموو ئانە تاواکەری یەکترین بۆیە بیرمان نەچێت یەک شتێکە زۆر گرنگە کاک سەرکەوت ینی بە تەنها دایالۆگ ناتوانێت تۆ درامایەکی جوانە پیشان بە کەشێکی درامیان فیلمێکی پیشان بە کە مای ئەو بێ ناوی بنێ دایالۆگ بەڵکو جلوبەرگ دەنگ ینی مهندسی سەوت دەنگ ئەو ڕۆڵە بینێکە دەنگێکی باش پێشکەشی و دایالۆگە بکە و ئەو شوێنە و سیتیویشنەکە ئەوان تایە وەساون ئایا ڕیستۆرانتێکە کافەیەکە سەر شەقامێکە ژێر پردێکە پێتەڵێەوە شوێنی و حیوارەیە یان نا یان بۆ سینەماشەیان نا بۆیە بینەر زۆر جار بێزارە بێ لەوەی کە ئەو دیمەنە نەشیاوە بۆ ئەو بەشەی فیلمەکە بۆ ئەو گۆشە نیگای تابلۆی فیلمەکە ناگونجێونە ئەبووە لێوە ئەو حیوارە بکرایە بەڵێ کا خۆشناوجان وابزانم کاتەکەمان زۆری پێچووی تر ئەگەر بابەتێکت شتێکت هەیە لای خۆت لە خەیاڵتە حەزەکەم فەرم و پێشکەشمان کە و وشیارمان کە و پێمان ببەخشە واگەر نیشە بۆی کۆتایی بە وانەکە ئەم شەو بێنی سپاس بۆ هەمووانێک کە بینەرمان بوون سپاس بۆ بەڕێز سپاس بۆ هەموو بەڕێزانێک کە پرسیاریان کردوە ڕاستەخۆ لەگەڵی مابوونەوە دواتریش سی ڕاستەخۆگەکەن ئەمە هەوڵین بەردەوام خزمەتیان کەین لەباری فیلمسازیە و نووسینەکانم بەردەوام ئەبێت لە بواری سینەما و دراما و من تا پێم بکرێ تەقسیر ناکەم لەوەی لەو بوارەیە بنووسم کاسەکە دڵنیام لەوەشی کە لە ئایندەیە گەنجانێکی زۆر دروستە بن لێمە باشە لێمە زیاتر چینویەوە بن کە لە بواری فیلمسازیە کار بکەن و سەیری دراما و فیلمی کوردی بکەنەوە من گەشتبینیشم بە ئایندەی دراما و فیلمی کوردی چونکە نەوەستا و بەردەوام لە پەرەپێدانایە و بەردەوام لەوەیە کە بە دوای ڕۆڵی تازە ئاگەرن بە دوای ئەکتەری تازە ئاگەرن کە ڕۆڵ و نواندنی تازە بنێت بۆیە من لێرەوە لە کۆتایی بەرنامەکە تەنها واڵێم بینەر پێویستەکە بێزار نەبێت لە پەیجەکان لە ئەو ڕخنانە و ئەکتەرەکانش نابێت بێزار بن فیلمسازی گەورەشەوەیە کە زۆرترین ڕخنەی لێ بگری زیاتر برەو بە پکارەکەی با نەکسات بێتەوە سپاس بۆ بەڕێستان بڵێ کا خۆشناوجان لیناخان بۆ چۆنەیە پرسیارێکی باوەش بخرێنینەوە تر لای منەوە کۆتایی بە وانەکایانی ئەڵێ بۆ جوولە و ڕووداوی ناو فیلم و زنجیرەکان گرنگ نییە لە ڕاستی نزیک بێت بە نمونە فیلمە هەندیەکانی بۆلیوود پڕ بینەرن و ناڕاستین بەڵێ ئەگەڕێتەوە بۆ ئاسی وشاری کۆمەڵگایاندی حەزی لەو مبالەغانەیە بەڕاستی ئەو زیادە ڕەویە زیادە ڕەویی زۆر ناو فیلمیندیا من دوێنە گرتێکی ڤیددیۆی فیلمێکی هندیم سێر کرد یعنی ئافەتێکە ئەڕوا لە دواوە ئەوە دەفرێکی تێگرن و ئافەتە چەندین متر بە ئاسمان ئاڕوا کوڕێککە خۆی بۆ هەڵەیە بە ئاسمانەوەی گرێتەوە ماوەکی زۆر بە ئاسمانەوە بەیەکەوە بن اینجا دوای ئێنە سەرزەوی بە پێوە دانیشن ینی ئەمێنەوە بە پێوە ئەوەستنەوە مە زۆر خەیاڵی ینی زۆر شتێکی زۆر خیاڵی دوورە لەوە نازم کۆمەلگایندی چۆن سریان فیلمانەکە من زۆر جارم پرسیارم لە دروستە بێ باوەڕکە خۆشم باوەڕ بۆ ناکەم بەڵام چۆن سێری ئەماکەن ینی زۆر دوورە لە واقعەوە زۆر دوورە لە حقیقەتەوە بۆیە کاتێککە سێری گرتێکی لەو شێوە ئەەکەی بێزارەبی لەوەی کە بڵێ ئەمە فیلمە ئەمە تەنانەت ساینس فیکشنیش نییە خیالی زانستی بۆی خیالی زانستی بە نزیک بێ لە واقعەوە فیلمی هندی یەکێکە لەو فیلمە ینی نابا و کرچ و کاڵانێکە لە دنیای هەیەەوە بۆلیوود بەڕاستی ناخۆشی کردووە زۆر شتیکەم بینیوە گرتم بینیوە ئەسپۆی کردو بەژە شاحینەیەەکە گرتم بینیوە بەیەک جار کابرا 500-600 چەکی پێتەقیان پێکە ینی بێوێت تەقلیدی ماتریکس بە حسابی خۆی ئەمانە دوورن لە واقعەوە کۆمەلگایندیشە چه سێریەکایترەوە من نازانم لە هەندستانەوە پرسیارەکەی کاکسەکەوت بۆ کۆمەلگایندی سێریەوەکە من ئەمە وەڵامێک بۆ لیناخان و بۆ هەر قسەکەی بەڕێزیشتان ماوەیەک لەگەڵ کۆمەڵێک خەڵکی سریلانکایە پێکەوە ئەژیان لە جێیەک کەسەکان نزیکەی وابزان 10 کەسە بوون باوەڕەتە بێ اینجا و کاتە کاتی ڤیددیۆی VHS بوو ئەچوون لە دوکانەکان بەکرێیانێنە باوەڕەتە بێ کە ئیشیان نەکرد کاگەشتە ئیتر ویکەند ئەو چەند ڕۆژێکە لە ماڵن ئەوەنە ڤیددیۆیان هێنا کاسێت ئیتر نازان 10 بوو 15 بوو 20 بوو چەند بوو ئەیان هێنا دایانە نامە شەممە و یەکشەم
ئیتر لەو کاتەوە ڕۆژی جومعە ئێوارەکەی دوای ئیش ئەمە خۆیانە ششت و دانیشتن و هەر سەیری فیلمی هندیانە کرد یەک بە دوای یەک. ئیتر نازانم هەندی بوو سریلانکی بوو، بەڵام ئێمە یەک شتێکەیە بوونی ئەو بینەرە کەوانەکەی ئەمڕۆمان بوو، بوونی ئەو بینەرە گەشەی بە سینەمای هەندی داوە و بەردەوامی پێداوە. ئەوە زۆر زۆر زەرورە ئەو خەڵکە دائەنشتن بە دیاریەوە. ئەمە یەک. دوو، کاک خۆشناوجان ئەوەی بەڕێستان باست کرد مەسەلە خەیاڵیەکەی داستان ئوستورە. ئێمە زەمانێک لە لای ئێمەی کوردیش کە داستانیانە جێژرایەوە زۆری ئەفسانە بوون و ئەفسانەکان تاموچێژی خۆیانە بوو. من بە مناڵی جۆم لەو ئەفسانانە گرتووە لەگەڵ ئەوەی خەیاڵی بوونە و ناڕاز بوونە، بەڵام لەزەتم لێ بینیوە. ئەی بۆ ئێمە ئاوا سەیری سایکۆلۆجیای بینەری هندی نەکەین، پاکستانی و هندی و سریلانکی و نیپاڵی و ئەوەی لەو دەڤەرن لەوەیە ئەوان ئەوەکو نەریتێک بێ ئێستاش حەز لەو ئەفسانەیە بکەن لە فیلمەکانی شاهەبێت ئەوەش هۆکار بێ بۆ ئەوەی بچن بۆ سەیری فیلمەکان و فیلمی شانەیە لە ڕێ ئەوەوە گەورەترین هوشیاری بە کۆمەڵگاکەشیانە بەخشێت. بۆیە من لە کۆتاییە دەستخۆشی لە بەڕێستانەکەم یەک پێشنیاریش بکەم، یەک پێشنیاربیرم نەچێت ینی بۆ بەڕێزێکە باسی فیلمی هندی کرد پێم خۆشە بینەران سەیری زنجیرێ بکەن لە نێتفلیکس ناوی دێلهی کرایمە، دێلهی کرایم یانی تاوانەکەی دێلهی. باوەڕم پێ بکەن ینی لە ئاسی درامای ئەمریکا، لە ئاسی درامای تاوانی ئەمریکا دێلی کرایم یەکێکە لە زنجیرە جوانە هەندیەکان کە هەموو ستافەکەش هەمووی هەندین و توانیوانە ینی درامایەک پێشکەشی گیان بن و ینی بینەری لە 5 ملیۆن تێپەڕی و بەسەری دیالۆگیش ینی کاسەگەت حەزەکەم یەک حیوار بکەنمەوە لە فیلمێکی فارسی، ینی تاوان فیلمەکە فارسیە سێرکە باسی دیالۆگەکەین، ینی دیالۆگە بین نزیک بێ لە واقعەوە کاتێککە کچێک قسە لەگەڵ کوڕێکاکە ینی بەرامبەر کوڕەکە وەساوە، کوڕەکە بێتاقەتە لەوەی نازانێت چۆن ماڵاوی لە کچەکە بکاوە، کچەکەش ناوێ ماڵاوی لێ بکایەوە هەستی خۆی بۆ دەرخاڵێ هیچ کات هەستەکانم بەرامبەر بە تۆ ناگۆڕم، تەنانەت ئەگەر تۆش بگۆڕیت هەمیشە وەک باشترین ڕووداوی ژیان بمێنیتەوە. چەندین جار پێم وتووی ئەگەر 100 جار بمرم و زیندوو بمەوە دووبارە عاشقی تۆ بمەوە. خۆش دەزانی ئەسەن خۆت پێدوتم وتت هەست دەکەیت هیچ کەسێک لە دنیا نییە وەک من تۆی خۆش بێ، تا ئێستا بەم جۆرەکە من خۆشم ویستویت ئابە و شێوەی تۆی خۆشویست بێت، خەیاڵە ئاسوودە بێ، تۆ هەمیشە منت هەیە، من هەمیشە لە پشتم نایەڵم هیچ شتێک بێتاقەتت بکات. هەموو ئەمانم وت تا بزانی کەسێک هەیە لەم دنیادا لە پێناوی تۆ، لە پێناوی هەبوونی تۆ هەستێکی زۆر باشتری هەیە بۆ ژیان. هاتو سێرکانی ئەمە حیوارێکی زۆر سادەیەکە سەرکەوت، بەڵام کەشێکی درامی جوانی ئەبەخشێ بە فیلمەکە. بۆیە کاتێک کە تۆ سێری درامایەکەکەی درامایەکی بیانی ئەبێ بشتە ناو حیوارەکانەوە. باسی فیلمی گادفازەمان کرد، باسی فیلمی تەکسی درایڤەرمان کرد، باسی حیوارەکانی ڕۆبەرت دینیرۆمان کرد، یان مۆرگن فریمن. باوەڕکە من واز دەکەم لەناو مێشکی منەیە کاسەکە کاتێ مۆرگن فریمن قسەیەکە هەستەکەی قسە بۆ خەیاڵدانی تۆکە، خانەکانی مێشک و مڕستەکان وەرەگرن. بۆیە لە سینەما بەشێک بێ لە واقع. بەڵێ خۆشناوجانەوە ڕاستیە لە سینەمایە چەمکێک هەیە زۆر زۆر پێویستە، ئەویش مەسەلەی سادەیی یا با بڵێن دایەلۆگ، ئاخاوتنی سادەی خەڵک. چەند فەلسەفیانە دای ئەڕێژیت و کۆی ئەەکەیتەوە و ئەیگەیەنی بە خەڵک. ئەوە زۆر زۆر گرنگە، بەڵام بە زمانی خەڵک، بە زمانی بازار، بە زمانی کەسایەتەکان کە خۆیان هەن، ئەوە زۆر زۆر پێویستە. بزانین تریفەخان ئەڵێکی، بەڵام کا خۆشناو زۆر جاروا باسەکرێت کە فڵان فلمیان فڵان دراما زۆرترین بینەری هەیە یان زۆرترین پلیتی فرۆشراوە و داهاتەکەی زۆر بووە. ئایا زۆری بینەر و زۆری داهاتی مادی فیلم و درامایەک پێوانەیەکی ڕاستە بۆ سەرکەوتنی بەرهەمێکی هونەری یان بە پێچەوانەوە کەسی بینەر و کەمی بینەر و کەمی داهات پێوانەیە بۆ خراپی و سەر نەکەوتوی بەرهەمە هونەریەکە؟ بەڵێ لە وڵاتی فەرقەکە ئەم پرسیارێکی جوانە لە بواری سینەمایە. ئێمە کۆمەڵێک ماڵپەرمانەیە کە ڕیتینگ هەیەن بە فیلمەکان، ڕەخنەگری سینەماییشمانەیە، نخبەیەکی سینەمایی لە عالەماییشیانەوەی ڕەخنە لە فیلمەکان ئەگرن. ئەم ڕەخنەگرانە قسەکانیان ڕۆڵی هەیە لەسەر فیلم، ینی لەسەر باشی فیلم و خراپی فیلم و تەماتەگەنیوەکەمان هەیە لەگەڵ IMDb
لەوێ ڕێتینی بۆ نمونە درامە یا فیلمێکیشە 1970 ینی فیلمێکی زۆر باشە لە تەماتەگەنیەوەکە بە هەمان شێوە ڕێتینی پرسنتە درێتەوە 100% ینی 50 60 70 فیلمی وایە 95 وەرەگری ینی فیلمێکی باشە بەڵام بیرمان نەچێت داهاتی فیلمیش بەشێکە لە سەرکەوتنی فیلم بڵێ فیلمی باش داهاتی زۆرە ئەوە فیلمی ئەڤەتارە ئەو فیلمی ئۆپنهایمەرە ئەو باربیە ئەم فیلمانەگە سەرکەوتو نەبوو ناو داهاتە زۆریان نەیە بۆ فیلمەکەی فیلمە تازەکەی چۆن کروز بەڕاستی میشن ئیمپۆسیبل آخر بەشی کە ئەویش داهاتێکی باشی هەبووە بۆیە زۆر جار داهاتی باشی فیلم واکە ئەو کۆمپانیایەوە ئەو منتیژە و بەرەمێنەرە چەندین فیلمی کەش بەرەم بێنەوە بۆ گوڕوتینەوە کار بکاتەوە وایەکە لەو فیلمانێکە زۆر سەرکەوتوو بۆ ینی فیلمی ئەڤەتار ینی چەند بەشێکە بەڵام لە ملیار دۆلار داهاتی تێپەڕی بۆی ناکرێ بڵین داهاتی فیلم پەیوەست نییە بە سەرکەوتنی فیلمەوە بەڵێ ڕاستەخۆ پەیوەستە بە سەرکەوتنی فیلمەوە و هەندێک جارێک هەندێک فیلمێ داهاتی نابێتتر بۆ نمونە ئایرشمانی ڕۆبەرت دینیرۆوا بوو بەداخەوە کاک بەهمەنی خوباتیش تا ڕۆڵە بینێوەکو وەیتەرێک لە ناو یەکێک لە ڕیستۆرانتەکانە بڵێ بەڵێ من تا ڕادێک لەگەڵەوە بۆ چوونە بۆ میلەتی کوردی ئێمە ئەبێ زۆر وشیارانە مامەڵە بکەین گەلێ جار منە بینم لەو پێگایانە مەسەرەڵە فلانە دراما ڕێتینی وابوو فلانە دراما ڕێتینی وابوو یعنی ئەو ڕێتینانە ئەو با بڵێن دەست نیشانکردنی ڕێژەی بینەر پڕ بینەری ئەوە من بە باشی نازانم چونکە ئەو با ئەوە نەبێتە قیاس درامایە باش بوو یا خراپ بوو چونکە ئێمە کێشەکانمان زۆرە یعنی بۆ نمونە لە زۆنی زەردا لەوەیە سەیری فیلمێک درامایەک شتێک ناکەن لە زۆنی سەوزا کراوە لە زۆنی سەوزا لەوەیە بە هەمان شێوەیە یا سێرەکەی ئێمە ئێستا شەو کێشانەمانە فیلمێک لە زۆنی باکوورە ئەکرێ لە زۆنی ڕۆژاوا ئەکرێ لە باشوورە نایڵن لێ بدرێت ئێمە چۆن من بتوانم ئەو پڕبینەریە بکەم بە قیاس بە ڕێژە بڵێم فیلمە سەرکەوتویانە من لە یەکێک لە وتارەکان ماگاسەوە تەنەزامێز نووسیم من ئەتوانم سینەمای کوردی پێشخەم وتیان چۆن وتم لە هەولێر فیلمێ بەرەم بێنە باسی ئازایەتی هەولێر بکە لە سلێمانی 102 فێرین بەرەمێنێ لە سلێمانی دوانی کە دەبێن لێ چوار مەگەر واکەین ئاوە ڕکابەریەکە دروستکەین بەداخەوە من ناڵێم لای خەڵکەکەیە من ناڵێم لای خەڵکەکەیە بەڵام سیاست وای کردووە سیاست ئەو شتانەی شێوانووە دەی بە زۆر نەچینە سەرەوە ئازیزان من دەستخۆشیێکی گەرم لە کا خۆشناوەکەم بۆ بە پێسکردنی ئەم بابەتە و پێویستبوونی ئەم بابەتە کە ئەو زۆر خاڵی سەرەکی ڕوون کردەوە و هەروەها دەستخۆشی لە تریفە حەسەنەکەم کە هاوکارم بۆ ئەمڕۆ لە کاری دەرهێنانی ئەم بەرنامەیە و گەلێ سوپاسی کۆمنت و سەرنج و بۆچوون و بینینی ئێوە ئەەکەم کەواتان لێ کردوین فلیم سازان تا ئێستا بەردەوام بێت و بەردەوام هەوڵدەین بە بابەتی دانسقە لە خزمەتتانابی زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک دەستخۆشی بۆ هەر هەموو لایەک سوپاسی هەر هەمووتانەکەم